خدایە خەڵق و ئەمری تۆ هەوانین لە خەڵقی کایناتتدا خەتانی قەدیم و باقیە زات و سیفاتت هەی و بووی و دەبی بۆ تۆ فەنانین زەمین و ئاسمان و مانگ و ڕۆژت ڕیاز و ڕاز و ڕەمزی بێبەهانی لە ڕێناسینی تۆ وەستان لە ڕێوە ئەگەرچی هەردوو وەستان عەقڵ و زانی سەنا مەخسووسی تۆیە و حەمدی بێحەد کەسی دی لایقی حەمد و سەنانی هەور لەو ڕۆژەوە فەرمووت ببارە هەتا ڕۆژی حەشر دای داتەبارین ئەوەندەی بەفر و باران دێنە خوارێ ئەوەندەی چۆم و چاوە و جۆگە جارین هەموو بەحر ئایەتن ئەمما بە ئایەت ئەوەندەی هەن ئەوەندەش بێنە یارین ئەگەر دنیا هەموو تۆفانی نوحە چەم و بەحر و کارێز و بیر و کانین مڕەکەب بن بنووسن گەورەی تۆ لە شەئنتدا بە قەدری پوشی کانی بەشی ڕامان و دامانن لە نەخشت ئەگەر زەڕاتی عالم پاچیمانی شەریکت نین و پێویستی کەڵک نی لە بۆ مڵکت سنوور و ئیمتیحانین بەردەردی گوناهان دڵ نەخۆشە حەکیم ئامان چ دەردان بێدەوانی گەدایەکم لەبەر دەرچی خودایەک فەلا تەنهەر کە غەیری تۆ خودا نین بەهۆی لا تەقنەتوا من ڕەحمەت الله دڵم خۆشە کە وعدت بێوەفا نین بسبحان الذي يسرى بعبده بشاي مسنت نشين وما سوابين بنوري سيدي سردار سرور كألقابي أون طه وياسين محمد أشرف أولاد آدم كلو تاتر للايتو أنبياني شوي أسراي ديو بيستي وقراوة بقشتي هرشي أسرار ومعاني بإخلاصي رسولاني أولو العزم بەوانەی وا خوددا ناسان و نامین پەشیمانم لە تاوانم ببوورە پەنام هێناوە غەیری تۆ پەنانین لەگەڵ بەحری کەرەم ناجۆرە نارت بە کوردی ئاو ئاور ئاشنانین بنێرە و بیکە دەرمانی حەقیقی شنەی ڕەحمەت کە لەو چاتر شیفانی سیڕاتی مستەقیمم پێکەرم کەی نەسیبم کەی سەفی أنعمت آمين سلام و ڕەحمەتی خودای گەورەتان لێبێت خۆشحاڵین کە لە پاشێوێکی دیکە لە مانجی ڕەمەزانی پیرۆز لە بەرنامەی پاشیف بە ئەوەی خۆشەویست گەیشتینەوە لەگەڵ هاوکاری ئەزیز و خوێن شیرین وەکو هەموو ڕۆژێ ژوان چۆنی وإنشاء الله خودش ترازیم سلامت وی خودی خیرات بنویست سلامت بی سپاس إنشاء الله خودی ما پیک ول بحشتی کو آمین إن شاء الله اوید نوکه تماشای مد کن آمین اوانیش طبعا خودی هست که دی پشت ما بیج السلام علیکم السلام علیکم و رحمت الله و برکاته پاشی و پنجه جیل و پیروز بد و خودی عمری و صحت بدد هذا هي و پیروز آوسا وکی شعرت برای ما هندرینی خواندین کو یک شوان آخفتنیت نوا شعری دا گوتین جوان پیوت جان ای خودی ام پشیمانی جوان توانت مکرین هر گونه که مکری یکی وکی من فقیر نزانم شعری دا خزالی برینش خودی بکتی آنجی دعای که مزبید بخوب کد بس یا ربی ای خدای عرش و اسمانا ای خدای عرض و اسمانا و هر تشتی تدای تو زانی چیه دلمه دا و تو زانی ما چه دوید و ما چه نوید بس وی بو ما بینت ری کدا اوا تپی باش کلا جاره ام نزانی به خدا عجیب کن اکم ام وکی و شاعر و اینا من به خود جان دعا کن بس خوزی که شارکه ایخوم نیه یعنی تو بس پاتجی دستش نویسینی هی ماشاءالله جات گل دنگه طیبه ایش الله خودش راضی باد او روجت کوهین دست بید کن راستی گلت طیبه او روجت سرود جی دست بید کن او جی طیبه راستی طیبه بگومان ایش الله خودش راضی باد سلامت بیلتوش ام بچینه وی رخیو جا خیرات نکا طیبت جماعتی جب کن طبعا ما مستروان و ما احمد او مالان بس قال وانا اجدا میوانه طیبت برای اوان لما زیاتر لیرنه یعنی ما مستروان و ما مالان اخر به بس ابرو کجی میوانه که طیبت بدنگ خوی طیبت و خدا حسکب سرود طیبت دید گل مدابت حتی دمایی که ما مستا سید هاریه
زۆر سوپاس سعید بەنای فڕۆت خۆی گەلە. گەورە میهرەبان وی خودی خراب نویس خی گەورە تاعات و عیبادەتیان ولای خێر بێ قبول بکە کاکسێ. زۆر سوپاس خودش راضی بود ئەوەدانت لای گەورە مۆفەقتان بکەن ئینشاءالله زۆر چهار روز خۆشحاڵم چهار در باز می رمضانه واللهی باشە زۆر خۆشە ڕەمەزانش نعمت خودی ئینشاءالله خی گەورە کوردستانمان دەپارێزی اللهم آمین هەروها لە خۆشیدا دەبین آمین اللهم آمین ئینشاءالله خی گەورە تاعات و عیبادەتیان ولایش قبول لێ ماندی نابی خۆ باشە زۆر باش الحەمدلله دوێنە بوو پێرە بوو کاکسەریم لێرە بوو گوتم پرسیارێکم لە مامۆستای کرد مامۆستا لێرمێوان بگوتم باشە گوتی زۆر خۆشە و فێنکە مامۆستا سەلیم گوتی هێشتا نەگەیشتێ پازدەی بڵێن هێشتا نەگەیشتێ پازدەی نانە ئینشاءالله هەروها بەڕێ دەکەین بەیزنی خی گەورە ئینشاءالله خی گەورە لە مولایش قبول کە یا ڕەبی جد قلبي ما تشي هي ميوان طيبات خدي عايزك بشتي افينو كاين بني نا خاليه دي هندريم تشكي عجز بيقول فيريا خاليه بس افرو كم ميوان طيبات دي هبن قبضاني كينا ميوان كودي افشفات قال ما ضمن حتى ما شاء الله يا الله يا خدي ئەو وردە ئەمە کینە؟ وردەوادێن ئەوانە تیمی شاخەوانین يا الله دەزانی ژوان بۆ ئەوانەی کە شاخەوانین دامەزراندن و کۆبوونەوە لە شوێنێک کە مەبەستیانە زۆر ئاسانتر و خێراترە چونکە ئێسەوە پانتایەکە شوێنێکە بە حازر کراوە بەڵام ئەوان شوێنی ئەستە و زەحمەتتر تێدا ینی خۆیان دادەمەزرێن شتومەکەکانیان تێدا دادەمەزرێنن ئێرە هەر بۆ ئەوان وەکوان چۆن دەڵێ ئاڤەخارنە بۆوان وکە هەرێکی تشت خو مەزبیت و چۆنتە و تەرتیبات و مرتیبات ئەوەی کە سەرۆکی تیمەکەی پێم وایە ئەوەی ڕێنماییان دەکات کە ئەو شتانەی کە پێویستە زەرورە چۆن ئەوێ دابمەزرێنن دایدەنێن ئێمە دەمانێت وردە وردە سیر بکەین بزانین چۆن دادەمەزرێن بجا خدا هەست کردی چینەش دەرەژی پۆش دەبێتەوە دوایی کە دامەزران دەچینە دەرەوە و سەیان لەگەڵ دەکەین با بزانین شاخەوانی تا ئێستا شاخەوانیت کردوش بە خدای من مرۆدا ئەز بچم بەسان دەتە مرۆڤێت تەمبەل ڕاستی مانە چش ڕاستیە خۆشتر نین وەڵام مەسەلە تەمبەڵینی ئەم زۆر حەزم لێ بەستا ئێستا فرسەتەشی هەم لە بۆ ڕێک نەکەت بینی خۆمان بێت تەمبەڵی وڵای حەزم لێ نا تەمبەڵینە پێم بڵێن ئەس جارێکی زۆنی ئەس چۆی بچین نە شاخۆنیەکە ماز بیت ئەمە چین تقریبان سۆری حتا بنیت چۆی پشتێنگە شاخەوانی نییە ئەوە سیارەوانیە ئەو سیارەوانی ئەوە طبعا خدا حەز کردێت گەلمە بن و پشتی ئەو خۆ تەرتیب بکەن و تشتێت خۆ طبعا خۆ خیڤەت جێتینەوە هەر تشتێکی وانەی مەزبیتە تەواوی نمگوت شاخەوانیوان دە پشتینگە چینە دەف خدا حەز کرد بە هێدی هێدی بلا ئەو مژیلی شوولە خۆ بن چاڵی کەسلمەنی ناکەدام سڵاوێکی لێتین خێراتە ناگوانێکی حتا پشتینگەم چینە دەفۆنە جارێ وەبزان ئاگیان لێ کە سلاویان لێ بکەین خەریکی دامەزراندنی شتمەکەکانیانن بیانەوێ جلکێتوانەش زانی گەلە بزاوقن پرتەقالی و زەروک ڕەنگەشی ئەو ڕنگانە ئەوەکی سروشتی وەکی تو بێژی بەشەکن سروشتی بێگومان خودش حتاوانە خۆش کرد دەچین ئەو کاتە بەڵکو ببێتە هەندانێکش بتوانین من حەز کرد زانی بدی حەز کرد چێ من حەز کرد ئەفشەوە باران هات وەدا چوبانەت خیڤەت زانین چ دەکەن بێگومان ئەوان لە هەر ڕووداوێک مامۆستاڕوان لە هەر ڕووداوێک لە هەر شتێک کە ڕوودەدا یانەوان حازرن ئامادەی خۆیان هەیە مەسەرەن چۆن بتوان بارانە بەفرە شتێکە ئەوانە هەمووی پرسیارن ئێستا لە مێشمان کاتێککە چوینە دەرەوە پرسیاران لێ دەکەین خوب پێت منێت خوڕە ناز بچمە دەفۆنەوە بەس بۆ جۆرە ملڤێری دا بۆنە بهێنی خدای جاوی وانای خۆش ڕاستی جاوم وانە بهێنین بچینە بابەتێکی تایبەت تایبەتیشی یعنی ئەس بچمە سلێمۆنیە سلێمۆنی چ بابەت هەیە سلێمۆنیە ولگەلک نۆفچەیە دیژی ها ئێکی وەکی منێ تەمبەر نەبێت پشتی و فتارێت کن یعنی بەربانگیت کن سلێمۆنی ئەس بەحەسکەم تایبەتیش ئەوێت حەزاوانەها سەر ئەوێ دیە تەندروستیاوانە هەیە خۆ پارێزنها خواردنەکێ دەخۆن یەکسەر دەپشتێنگێ سەحکنێ وان کالۆریا و نزانم چێ هەندرێن زێدەتر یە شەڕازا کالۆریا بسۆژین و نزانم ئەو چاورێکە هەیە و ئەو شەکرێکە نەبتەخڕابی هەر تەندروست کۆنە بێتەوە خێرا بیسووتێنن ئەوێ چت کرد ئەس بەنی سەری شاوی خواردنە خودی خۆت پشتی بێنەکێ ڕۆبە چتە پارکە ئازادی پارکە ئازادی مەبەستە من سلێمۆنیە و دێ چەند چ وەرزشت قرس بن یانژیە سڤک بن یانژە هەموو حتا پیاسەکێ و گەڕانژت گەل یعنی هەواڵ و دوست و ئەحبابێت خۆ پیاسەکەەوە ساسڤک دەکەن مەبەستەوانە ژی ئەوە هەم تەندروستی خۆ پارێزن هەمژی کەش و هەوایەکی خۆش لە ڕەمەزانی وەرگرن و ئەو فتارە خواری هێدی بحەلینن وەکەم گەلە جاڕاخنەمە بژن گۆشتی پێ بگری گۆشتی پێ بگری وڵی ئێستا مۆدیلیەوە نەماوە یان بڵێ ماسکەی پێ بگری یانیش ینی گۆشت پێگرتن و ئەوانە مۆدیل ئێستا ماشەڵەت ئەوەی دەیبینی قەڵەوە سەحەتێ پێ بگری بژدا بچینە سلێمۆنیە جەماعەتی بلا خۆ حازرکن کە ببینی خەڵک چاوە وەرزشێتکەن پشتی فتارێ بەلکی ئەمژی استیفادەکی ژێ بگرین ئەمژی بخۆ بکینە دەرسێک
سبهای عجیب ژوانەوە ئیسفادە ناکەم بە یەکنەوە ئیسفادە دەکات بیگروبی بە یەکسەر ڕاضی پێ بکەی ئەوە لە پارەوە ئەو بەڵێنەی داوە تا ئێستاەوە بەس ئەو ساڵ بخۆ وعد مدى خلاص دست و ترتيبات يلا بابچین سليماني يلا بەربانکردنێکی باش وەرزشکردنێکی باشی پێویستە لە ڕەمەزان لە سلێمانی وەکو نەریتێکی لاتوە دوای بەربانگ گەورە و بچووک ڕوو لە پارکی ئازادی دەکات بۆ وەرزشکردن. وەرزش نەک تەنها لە مانگی ڕەمەزانە لە هەر چوار وەرزەکەیە و لە هەر دوانزە مانگەکەیە شتێکی پێویستە کارێکی زۆر پێویستە بۆ ئینسان بەجددی تۆ ڕۆژانە بە سەرقاڵی بەکاری خۆتەوە سەرقاڵی بە مەشاغلی ژیان و مەشاکلی ژیان و ئەم شتانەوە پێویستە لەو کاتەیە لە بنێشتی خۆتا کاتێک جا بکەیتەوە لە ڕۆژانە بۆ جەستەی خۆ بۆ ئەوەی کە لە جەستەی خۆ سەلامەت بێ تۆ بۆچی هەوڵەیە بۆ ژیان دابینکەی بۆ خۆ یەکێ لەو شتانەی کە ژیانی خۆتی پێدابینەکەی سیحەت و تەندروستیە بۆ ڕۆژوانان ئەوانەی کە بەربانگەکەنەوە بەڕاستی وەکو ئەرزی جنابتانم کرد پێش هەموو شتێ خواردنێکی زۆر نەخۆن کە لەشیان قورس بێ و نەتوان ئەوەی هەڵسوکەوتی بەسەرا بکەن بە تایبەتی دوای خواردن زۆر کەسە بینم یعنیوەنێ دوای خواردنەکە یەکسەر پاڵەکەوێ و ئەڵە لەشم خاوبەتەوە و ترەوە ئاخەواڵ و مخەومێتەوەمانە دوو کارێکی زۆر غەڵەتە بۆ لەشی ئینسان زۆر هەڵەیە بە دوای ناخواردنی یەکسەر پاڵکەوێ و یەکسەر ئەوەنێ سەرخەوێ بشێنێت و ئیسراحەتێ بکە زۆر پێویستە دوای ناخواردن و دوای ئەوەی کە بەربانگەکەنەوە بجوڵێن. بەنیسبەت ڕاضەکردن لە مانگی ڕەمەزان پێم وایە تا ڕادەیەکی زۆر لە سلێمانی بووە بە دیاردە و خەڵکێکی زۆر بەهۆی پێش ڕەمەزان کاریگەری خواردنی زۆر لەسەریان و تا ڕادەیەکی زۆر خەڵک گوێنەیەوە بۆی تا چەندێ ڕاضاکەوە تا چەندێ گوێ بە وەرزشکردن و چوون بۆ قاعەوەوانایەت خەڵکێکی زۆر ئێستا بەڕاستیە بیرێ ڕاضەیەکی باشەکەن بە تایبەتی لە شەوانی ڕەمەزان کە ئێستای بینین.
چاوی پڕگریان اعترافی پێدەکەم زۆر گونەهبارم وابووم پەشیمان چوو لە دەستم کە عمری گەنجان تیم بە دنیا سەرف کرد بەداوی نەفس و هەوا بەسترابووم زوو تەوبەم نەکرد یا ئیلاهی یا ئیلاهی هەرچەندە باری خەتا ڕووی وا لە من کردووە بەڵام لە دەرگای ڕەحمەتی تۆ کەس نائومێد نەبووەیە لمكة بوزهوري أو ساتي بور لنوري لمكة بوزهوري أو ساتي بور لنوري خلاتي كرد غفوري بارود بيتا تداري خلاتي كرد غفوري بارود بيتا شفيعي كون أهبارو صاحب آوي كوثرا ويش الله خودش فرام دن خوش وی دنگ خوش وی دست خوش دستان خوش بخير دنگ هر بیا بمینید سید هاوره زۆر سپاس بخير بیا خو من بس بيك يا از گله دل بجم درجه درجه من نعمت خوشتريش دبي هم مقام هم سرود بيك تشتي طيبات ترجي طريقه إن شاء الله هزرا خوتن دي داب كهشن كاس بشتين جينا بجم بشتين مخو حزني
تشتكي بوديني جيبيتي حاضر بتكرم سرت حاضرة نعمة آخر همي تخوش راستي سوراني بت باديني بت كرمانجي بت عربي بت همي خوش بيتكين بين أخو بعدم ببشينا بابا ذاك يلا جوان ڕەمەزانە ینی خۆی دوعاکردن ینی هەموو مانگەکانی ساڵ هەموو کاتەکان دوعاکردن ینی ضرورەتێکە نصف العیبادە نیوەی كروتش عیبادەتەکانە عبادة ینی کڕۆشی عیبادەتە و زۆر ینی تایبەتبەندی هەیە لە نێو دوعادا ینی لە فەرمودەیەکدا خدای گەورە داوە لە بەندەکانی دەکات ینی ئەگەر بۆ ماوەی 3 ڕۆژ دوعا نەکات ینی خدا لەو بەندەی تووڕە دەبێت بۆ پشتڕاستکردنی ئەو قسان و زیاتر قسەکردن بريت بتشر مهواني هذا دعائك بتشكم يا ربي بهناك ودي جماعة رقصة بدنا ما اسمش درب يا رب ئامین ئامین ما بيري خدي بيري قال لك اخر گەیشت خيراتنا ما مستيقم افشل مامۆستا هذه بابا تقري مەجید شاسواری مامۆستای ئاینی السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته بخير مامۆستا سلامت بیا ربی سلامت بیا. مامۆستا هەندرێن بەڕێزی چاوکەمی عليكم السلام ورحمة الله مامۆستا ژڤان ژیان بەڕێزن چاوکەم ما مستجان رمضان شبيروس واقبولك يا رب پیرۆزبی لە جەناب خدي عملوا صحتي بدت حتى دم يجيب نوفي سلامتك يا ربي قال لقى بخيرات بخير بیا خۆ خير هەندارێک خافتان يا ربي صحتك سلامتك يا ربي سپاسان دەکەم الحمد لله لەگەڵ ڕەمەزانێکوی الحمد لله زۆر باشین خوا سلامتك يا ربي ڕەمەزانێکی خۆشە ینی ئەوەی وەکو باز دەکرێت هەمووی هەر دەڵێن خۆشە و فێن ما شاء الله لێ بیتن الحمد لله زۆر خۆشە و خوای پەروەردیگار طاعت و عیبادەتی هەموو لایەکمان قبولکە ئینشاء الله خوای پەروەردیگار ئەو ماگە پیرۆزەیە لۆمان بکاتە مانجی خێر و بەرەکەت ئینشاء الله آمین ئینشاءالله. سلامت بن يا ربي جمال درجه مظن يبابتي عن فاكين بەڵێ اختان بيشين دعاء كرمك هفكر مهندرني بحث كريك وهم نيفاكو عبادتي او كروكو عبادتي اما تبيجي عبادات همية او خدي ام دوين وعبد خود نياس كو تشدفيت وتشنويت شي باشا شي خرابه بەڵێ بوچی خودی یعنی حسا بیروز کریه دعا کردن خو اب خوزاند بوچی هم دعا بکین اصلا مادام ام داخواز جید کین و او زاند که چه دلی ماده بو او بخوی تشتینا این تطریق ما ده ام حست کین یعنی بو محتاجی هندی اكو ام دعا بکین یعنی هندا بیروزه بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين بێشەکی زۆر خۆم پێ خۆشحاڵ دەزانم بە ئەوەی کە لەگەر جەنابتان دانیشتومە و سوپاسی بەڕێستان دەکەم و دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم لەو مانگە پیرۆزە و دەستخۆشی لەو برادران دەکەم لە پاش کامیرە و دەستیان خۆش بوو ماندی نەبن و مانجی ڕەمەزان بەڕاستی من حەز دەکەم بەوە دەست پێ بکەم پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم پێشی برین بێتە ناو مانجی ڕەمەزان سەلمانی فارسی لە فەرمی یەکەم برین کۆتا ڕۆژ بوو لە مانجی شەعبان و پێشی دەستپێشی مانجی ڕەمەزان پێغەمبەری خۆشەویست وتارەکی پێشکەش کرد لەو تارەکەی فەرمووی ئەیها الناس قد أضلكم شهر عظيم مبارك خەڵچینە ئەوە مانگەکتان لۆ هات مانگەکی گەورە و بەرەکەتدار گەورەکەی لە چییە بەرەکەتدارەکەی لە چییە پێشی گەورەکە و بەرەکەتدارەکەش باسکەم پێم خۆشە پیرۆزبایی ئەو ماگە پیرۆزەیە ئێمە لەبەرەوەی لە سەرەتای مانجی ڕەمەزانی ئەوە چەند ڕۆژێکمان لێ ڕۆیشتیە و ئێستا لە پێنجەم ڕۆژی مانجی ڕەمەزان لە خوای گەورە داواکارین لی لە پاڕینەوە لەبەرەوەی بابەتەکەمانیش پاڕانەوەی و دوعاکردنە دەڵێن لێ دەپاڕینەوە خوای گیان بە ناو جوانەکانت بە سیفاتە بەرزەکانت بە ئەسمی عەظەمت یا ڕەبی خودایە ئەو مانگە پیرۆزەیەمان لێ قبولکەی نوێژەکانمان ڕۆژوەکانمان تاعەت و عیبادەتەکانمان زیکر و ئەورادەکان ئەو مانگە پیرۆزەیە بیکەیە سەبەب و هۆ لۆ ئەوەی کەوا بەختەوەری لە نەو کۆمەڵگەمان دروست بی ئەو کوردستانە خۆشەویستەمان هەمیشە ئاوادان بیتن چەند ئاوادانە ئاوادانتر بی ئینشاء الله ئامین تۆی برایەتی محەبەت خۆشەویستی لە نێوانمان زیاد بی ئینشاء الله ئەو مانگە ڕەمەزانەیە گەورەیەکەی لەوەیە کە خۆشەویست لە فەرمودەشی لە فەرمی صلی الله علیه وسلم مانجی ڕەمەزان ئەوەله ڕەحمە وأوسطه مغفرة وآخره عتق من النار سەرەتایەکەی ڕەحمەتە
ڕحمەتی ڕب العالمین دادەبەزیتە سەر زەوی و ناوەڕاستەکەشی کە ئەو ڕحمەتەیە دابەزیە سەر زەوی مسلمانەکان ئەو ڕحمەتەیان توش بوو پاشان مەغفیرەت و لێخۆشببوونی خوایە لە کۆتاییەکەش ئینشاء الله خوای گەورە هەموو لایەکمان لە ئاگری جەهەنەم و دۆزەخ ڕزگار دەکاتن. جا لەو مانگە پیرۆزەیە طبعا دوعا و پاڕانەوە لە هەموو کاتێک پیرۆزە و گەورەیە. گەورەترین عیبادەت خۆشەویست دەفەرمی صلى الله عليه وسلم الدعاء هو العبادة كفرمودشي صحيحة وإمامي أحمد لقر إمامي ترمذي روايتي عن كردوان فرموتي پیغمبر صلى الله عليه وسلم دعاء خودي عبادته لفرمودشي ترد فرمي الدعاء مخ العبادة دعاء بارانوا مشي عبادته يعني كو مروف بذي مشك هيت سودينيا أواش دعاء براستي يعني أجر بيتنو يعني عبادة أجر دعاء لقر نبي معناه عبادته شيء نقصي هي وكمكري تدايا براستي جا أو ما بيروزا فرصته إما دستي نزا دستي تواضع من لو خواي پروردگار برس كينوا ودعاء بكينو لو خوايا بيروزايا ببارينوا وبركتك شي لويا بركتك لويا رب العالمين سبحانه وتعالى لو ما بيروزايا لسن حالتك دعاء كان قبول دكاتن يقلو حالتانا لو كاتانا خوشويز فرمي صلى الله عليه وسلم سيكس كدعاء دكن رب العالمين لا ترد دعوتهم خوا دعاء كان ردناك توا يكسر قبول دكاتن يقلو أنا الصائم حين يفطر أو بياوي روجوانا وبروجبوا وكاتي بربانجا أو كاتا يعني كأوند خوشة كفتاري خوي دكا دعاء دكا رب العالمين دعاءك قبول دكات تشتك وقتي فتوري مروف دعاء بكت يا قبيلة مقصد يعني خلاص دي بلى قلم إتاليدون ويتجيب جيكرا نا خوي دعاء شرط مرجي هي دبي أو شرط مرزاني ليه بيتزي بس ما بستي من ما مستجان ما بستي من كذلين دعاءك قبول دبي بو شرط مرزاني كوا داندراوا پیغمبر داينا وصلى الله عليه وسلم شرط مرزكان يكم لشرطكاني قبول بوني دعاء أو يكتو بإخلاصي بنياس باشي بضليشي باقلو خواي قورا داوابكي الإخلاص في الدعاء يعني كتو دعاء كرد پیغمبر دا فرمي صلى الله عليه وسلم ادعوا الله وأنتم موقنون بالإجابة دعاء بكان تواو إيوا يقيني صد لصر صدتان هبي خواي قورا قبولي دكات دعاء قبول دكاتن أويش أنا أوي تريان كدعاء دكي أو دعايا لم يكن فيه إثم أو قطيعة رحم يعني دعايك أو دعاء دكي جناح تدا نبي لدعايك أو دعاء دكريتن بتسرانو بلين بيونديا كان لاني واخلك كان نبي تنكبلي وخلك كي بيونديا كان بسرينيو ووايلي بكي قطيع علاقات بكي دعايك يعني دعاء خراب نبي دعاء خراب لها وري لها وري ولا برادر ولا خزم وكسوكار ودوست وجيران أوانا نبيتن أوانا بهيج شوي ورناجيرين أوانا ورناجيرين بلي أوي تريانيش أجر دعاء كرا دبي دلكي مروف باكو خاوين بيتن دلكا بربيتن أن لا يكون قلبه غافل لاهن هوي لفرمودشي صحيح بيغمبري خوشوي صلى الله عليه وسلم لبرسي دلين دعاء كان مسوقر خواي قورا قبولي لك ده فرمي بيغمبر عليه الصلاة والسلام خواي پروردگار أو مسلماني كدعاء دكا دعاءك قبول دكاتن بلام يق لو سي حالتي لو يدرس دكا شرنية إما دعاء دكين دلين يا رب العالمين دعاء مكير صالك دعاء مكير دو صال دعاء مكير دو صال خواي جلو دعاءك اللو قبول نكردم ونيا أليرا پیغمبر صلى الله عليه وسلم والله ما هنداتوا هرتي دعاء شيء تديكي أوانية كبلي والله من يكسر خواي پروردگار دعاء كملي قبول كاتن پیغمبر فرمي صلى الله عليه وسلم أو دعاء تو كردت رب العالمين سيري لودانا إما أن يعجل له في الدنيا أو تالا دنيا خواي پروردگار لوي دين تزي دعاء قبول دكا
ئەوە زۆر بابەتی ئەوەش هەبووە زۆر ڕوودا و بەسەرهاتی هەبووە خی پەروەردیگار دوعایەکەی قبول کردووە یان ئەوە تا خی گەورە لۆی دەباتە قیامەتە لە قیامەتە خی پەروەردیگار بڵێ لەوێ ئەزر و پاداشەکەی دەداتەوە یان لەوانەیە ئەو مرۆڤەیە ئەو مسلمانەیە زۆر تاوانی هەیە گوناحی هەیە خی پەروەردیگار گوناح و تاوانەکانی لێ ڕژ دەکاتەوە بە ئەندازەی دوعایەکە یعنی حاڵەتەکان ئەم سێ شتە بوون مامۆستایانی بزانام تێگەیشتم یەکەچانەوەیانەوەتە بۆی جێبەجێ دەکات بە خێرایی بە پێیداویان ئەوەتە دوا دەکەوێت خوا باشتر دەزانێت لە بەندەکانی کە چ کاتێک بۆ گونجاوە ئەوەی دیکەش لە قیامەت دەکەوێتە بەر تاوان و گوناحەکانی و لە جیاتی ئەوە تاوانەکانی پێ لا دەچێت دوعاەکە بۆی دەبێتە چاکە بڵێ و جاری واش بووە ینی ڕب العالمین دوعاەکەی لە دنیا قبول کردووە بەسەر ها زۆرە و یعنی ئێستەیەک لەو بەسەرهاتانە هەر بە کورتی لە لۆتان باسیکەم کە لە دنیا خی پەروەردیگار دوعای قبول کرد ئەو پیاوەیە و لۆ باز دەکەینیش کە دەڵێن ئەو بەسەرهاتی دەجێڕمەوە لەبەر ئەوەی خودی بەسەرهاتەکە مانجی ڕەمەزانە و پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم کە دوو بەش لە شەو ڕۆیشت بەشێک لە شەوما رب العالمین جل جلاله دێتە ئاسمانی یەکەم هاتنە شایستەی خی پەروەردیگار بیتن کەما یەلیق بجەلالیه چۆن دێتن خی پەروەردیگار ئەو خی گەورە بخۆی دەزانیتن ئایا نوری خوایە گەورەی خوایە مهم خی پەروەردیگار دەفەرمیتن چێ هەیە داوا دەکا هەل من داع فأستجیب له چێ هەیە دوعا دەکا ئەو کاتەیە دوعای قبول کەم هەل من مستغفر فأغفر له چێ هەیە داوا دەکەن لە گوناحەکانی خۆش بم لی خۆش دەبم چێ هەیە هەل من تائب فأتوب عليه چێ هەیە تۆ بکات لێرە مامۆستا یەک قسە بکەم چونکە سەرەتاش ئەو مەوزوعمان باس کرد مەسەلەن کابرایەک هەیە شاعرە بە جوانی دەنووسی ئەو دەتوانی بە جوانی دوعای بکە کابرایەک هەیە زمانزان عەرەبی مەسەلەن دەتوانی بە جوانی دوعای بکە لەوەی ها جوانتر لەلایەن خوا مەسەلەن قبول بکرێ و عیبادەتش باشتر کابرایەکی فەقیری نەزان من کە نە عەرەبیم باشبی نە شاعر بم نە کەلیماتشم باشبی دوعاکردن دوعاکی ئاسایی بی ئەوەش وەکو ئەو کابرایەکە زۆر باشە و زۆر جوان دوعا دەکەیانیش کەمترە ئەمەش لە کاتێکدا لە کاتێک مەسەرەن داوا کراوە کە تاوەکو بە جوانی ینی دوعا بڕازاندرێتەوە کە مناجات لەگەڵ خوا دەکەی وش ئەجری زیاترە ئەین لەو دوو حاڵەتەدا ئەوە چۆنە هەم وەڵامەکەی ئەو هەمیش ئەوەی کە داوا کراوە بە جوانی بڕازاندرێتەوە دوعا کە داوا لە خوا دەکەیت خۆی ئادابی دوعا زۆر ئەساسە ئینسان بەکاربیێنیتن دوعا رب العالمین بە هەر زبان دوعا دەکەی بە زبانی کوردی بە عەرەبی بە فارسی بە تورکی بە هەر زبانێک بی خی پەروەردیگار دوعایەکەی لێ وەردەگریتن تۆ کەسێکی فەقیر بی هەژار بی هەرچی هەبیتن بە تایبەت یعنی لۆ دەری نیوەی شەو کە تو نیوەی شەو هەردەسی لە خی پەروەردیگار دەپاڕێەوە دڵێ خود دڵێکی پاک و بێگەرد لۆ خی گەورە دروست کردووە ئامادەت کردووە یعنی دەبی دڵت ئامادە بی لۆ دوعایەکە کە دڵت ئامادە بوو لۆ دوعایەکە خی پەروەردیگار دوعایەکە دۆ قبول دەکاتن جا ئەو بەسەرهاتەی کە گوتم باسی دەکەم ئەو پیاوە دەڵێ نەخۆش کەتم و چ دکتۆر و حەکیم نەما من دکتۆرەکان بەکارنین و چوو بەدایان گو فلان دکتۆرە باشە فلان دکتۆرە دکتۆرەکانم هەمووی جێبەجێ دەکرد بەڵام چەند دەرمان و عیلاج و ئەوە شیفالوم نەهات لەبەر ئەوەی نەخۆشیەکی زۆر یعنی بێتاقەتی کردبووم یعنی ئەو نەخۆشیە سەر ئێشەکی بەقوات تایەکی گەرم ئیتر دەڵێ هیچ چارەسەر نەبوو یعنی زۆر هەوڵمدا و ئەوەی کەوا چارەسەر بی نەبوو منیش خاتیرەک هاتە ناو مێشکم کەوا پێغەمبەری خۆشەویست دەفەرمی صلی الله علیه وسلم کاتێک هەیە ئەو کاتەیە ئەگە مرۆڤەکان و سڵمانەکان دوعا بکەن دوعا قبول دەبیتن ئەویش کە دوو بەش لە شەو دەڕوا بەشێک لە شەو دەمینێ منیش ئەو کاتەیە لە خوای گەورە پاڕامەوە دەڵێ دەزوێژەکەم ساند چوومە ناو نوێژ ڕکعەتی یەکەم چوومە سوزدا لە سوزدا زۆر پاڕامەوە لە رب العالمین ئەوەیە مەبەستم یعنی لە قسەی جەنابتان کە تۆ بە هەر زوبانێک بی بەس
تەواضعی خۆت لە خی گەورە بنوێنە يعني خی گەورە دەفەرمی وقال ربكم ادعوني استجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي يعني ئەوەی کە دوعا بکات خی گەورە دوعای قبول دەکات بەڵام ئەوەی کەوا تەکەبور بکاتن لەگە دوعاکردن خی گەورە ئەو دوعای قبول ناکە بەڕاستی لە ئینسان یان دڵنیانە بلەوەی کلی قبول نییە بڵێ يعني یان مثلا زۆر زار ئینسان بێ ئومێد دەبێتن خخوای من لەو دوعام قبول نەبوو لەو دوعام قبول نەبوو نە ئەو پیاوە دەڵێ من چوم سەری خۆم لە سوزدەدانە نیو سعاتێک دەبگو یا رب العالمین خوای گیان من دکتۆر نەما حەکیم نەما کەس نەما عیلاج نەما نەیخۆم شیفا لۆم نەهاتیە یا رب العالمین سەری خۆم بەرز ناکەمەوە هەتا دوعایەکەم لەو قبول نەکەی ئیتر خوای پەروەردیگار بەوەڵا بەهات بڵێ هات وەڵامی ئەو پیاوەی داوە و دوعایەکەی قبول کرد بەڵام چۆن دوعای کرد پاڕاوە هەتا بڵێ ئیلحاحی کرد زۆر ئیلحاقی لەخوای گەورە کرد یا رب العالمین لێ دەپاڕێمەوە بەناوە جوانەکانت بە سیفاتە بەرزەکانت یا ربی خوای ئەو نەخۆشیەم لەسەر لا بدەی شیفام لۆ بنێری شیفایەکی عاجلم لۆ بنێری ئیتر زۆر ئیلحاحی کرد زۆر ماوەیەکی زۆر لە سوزدەماوە دەڵێ هەتا دلم ئۆقرەی گرت و مرتاح بووم نوێژی بەیانی پاشان کە نوێژەکەم کردو و خەوتم و بەڵام کە لە خەو هەلستامەوە هەستم کرد ئارەقەیەکی زۆرم کردیە و لەگەڵ ئارەقەیە ئێش و ئازار و نەخۆشی و ژان و تاو هەموو شتەکان لەگەڵ ڕۆیشت ماشاءالله یعنی ئەوە لەگەر چی بوو لەبەر چی بوو ئیسڕارکردن ئەوەی ئیلحاح لە خوای پەروەردیگار لەبەر ئەوەی پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئەو کەسەیە خوا دوعای قبول ناکاتن ئەوەی کەوا الذي يدعو بإثم أو قطيعة رحم أو يستعجل يا رب العالمين أمن دعاء لك بلا ذكر يا رب العالمين لو دعاء قبول ناكي زبر راستي أو زور لزي خوينية إن شاء الله خذ الشرازي إن شاء الله خذ خيرها بالنفس خذ إن شاء الله يعني ما بدون تسروير ريكي أبو أم يعني متأكد بشندي إدي دعاء ما قبلكم ولا ما بكت أم الحاح الدعاء خو كين هر دعاء كي طيب تجيبوا كسكر وخوش تفيد خو ديروا نزيكا همية خذ خيرها بالنفس ما مصد دمي ما جلا كرد بي أخفنيت وجلا 20 وك المدة پیغمبر صلى الله عليه وسلم لما وكمدا يعني إن شاء الله پیام واجه پیامی تاوگه خذ خيرها بالنفس جلا خوش من دوباره رمضان پیروز رمضان لجناب ثانيش پیروز بی سپاس لكم خواهی گەورە خێری گۆشت إن شاء الله سپاس داشتم بجا أم نكب برف دوكي بچين أم چك استوديو بيلين بچين ناف كشهوي رمضان بخود أواكو خلق تدا درباز بچين استوديو رنگ بچكي هنده تش برطنگ بيناني شدن بس وقتی مروف سناف خلقی مروف زیرتر هست خوشی و طمع رمضان پیروز کرد وجره بچم دفع افکار خود مسعود محمدی پای که راست خودش دو که دیال مدابد مسعود خود قوت رمضان و پیروز بانم کال دو که ترکی و چین که و فتره که خوش است نواتی مجال چی نبیه خاصة رمضان که خود دی چه مجالی چه کتن بین دو که مال بینیم پاشی و که فتره که گل مال کین تو یل سامون خانه از بار که ما نه نان و سامون و شیرینی و همه تشتو مشت همین تشتی خوشن رمضان آجی پیروز بیت زمان اگر تو هاتی هندرینی جبینه از پاشو این موه سامون خانه بله اگر اینا دنیم پیک بورن تو هندرین پیک بورن از ویل سامون خانه از برکو راستی من شد غریب و خوش لوی سامون خانه دیتن شد خوش طبعا من افخار برینو که طعمه که خوش بود و خرمه بود و هر کی جوان افرنگ اکتنا چکرن از برچاتی موه اسات موه از برکو دیار بریا دمه کی سروک حکومت آرما کردستان بریا که گرینگ برجوان داخدارن سامون خانه و نام پیجیان دایا که ابجیب کم کرنا کریا کاره به 5 ساده یعنی بونمون از لوی سامون خانه ما من که از گل خدا نوی آخفتم دیجاره که دیجگل آخم مفت دوره فریکا کار از دو مجاره که دوباره که نوه جاره اب بیاره هنه چند یا گرینگه بو هوا خودی سه دو گلک گرینگه و 5 ساده گلک باره مسافه کشت که لای کاره بیدا ام حس کن سرو که حکمته ایش تو بریار بده مثلا گاهی کاری هم بکد حق گمر کاری دو گازی واندشت دو محاله و ممکن چه کاری سر مسافه کد چون بریاره گلک هم مهم بومه باشه برید جهته اب جهت کو تو که کار لیداد که کاره با تا حیوانات چند تا تقریبا 700,000 500,000 بس بگو بدی بنی بیده یعنی 700,000 دلار که بیان 350,000 بله گلک ابو هی بگی گلک بو و توقعت کرد که وی رژه یعنی 5 ساده بده نه والله ما توقع 20 ساده که 25 ساده نزیده در بس باشی بریاره گو باش ده پیدیا بچنه طبعا از خواستم موظف چند بکم جوان بریا چند کنی کمتری مهکیه سروک حکومت آرما کردستان الفرد قال کمکا
رەخنەگەر ئەف کەسێک گۆزنداش هەموو تەخوچینێن جوواکی گەلێک شۆناش پارتولانە سیاسیین ئۆپۆزیسیۆنی ئەف کەسێن کونا ڕازی بوون گۆداریە گلە و داخوازیەت وانە کرد یەک شوان کەسا قوڕابوویەوە داخواست کرد بوو هاریکاریە سامون خانوونان پێژێن دووکێ بێتەکردن بریارەتەکە سەرتا سەریە سەرانسەری هەرێما کوردستانی تەبجینان کو 5 ساڵێ جارێ ئاراس ئەما بەحس کرد لێرێ ئەف چ نانایەتی دەچێکرێنەوە چاوایە زبارم ئەوە ناوێ کوردستان 24 و ناوێ سەیدا مەسعود ئەوە چ ناوە من بەش نەدیتم ئەوە چورەکە ترکیە هەڤیرەوەی خۆسە بەستۆمە گەلێکە خوشە هەڤە ڤیگۆڤێ دووە گیزەهەندە و ڕاشکە ئەوێ دی خۆرمێ ئەفتان بۆ ڕاستیە گەرن خۆرمە و نوتێلە و پەنیرە و بیزا سودی برادرت ماده بزن خوزیکە تو لێرە مەخوا ڕاستی سەیدا و میوان منە نەڤیرە میوان منە ئەوە دیچنە ئەم ژار چورەکە سەیدا و پەنیرە و بیتزا و بۆستڕمێ پەنیر و بۆستڕ من خەلکیمە گەلڤان و فێربوو ینی حەجبۆ خۆرنات کەتنڤان گەلێک حەجت گەل چکوتی سفکە وی ئەرزانەژی نەیەگرۆنە مەسن بۆری عالەمی گرۆن گەت ئەرزانە بژم نانێت تایبەتە پسوکەریە نەخۆشی و شێ سۆژی هەین بەلە چێتکەن وانانە بەلە سەیدا ئەو چنە ئەوە من دیتنەوێت ڕاشڕاش کرد نانی شێ سەیدا بە وەرەوەی خۆسە یعنی 8 ساڵیش بژمەدە چ نۆنی سیگاری چ 100 ساڵی شولێ خۆنەگەت ئەوە 8 ساڵی شولێ خود کرد هەڤیرەوی نەخۆشی شەکرێ شێم خۆن شێم بخۆن و دیستفادەگە بۆ ژێبینێ یعنی بیگۆڤێ ئەگە بن فحسەکە چێکیان گەلش بۆش دەرکەوی دەبێت شوری گەلێک باشە ڕەمەزانە چاو ئەف ساڵە تایبەتی ناو گەرمێدا و سەیدا الحەمدلله چۆت قاتینە خوددا الحەمدلله دەگەل بەرسە فلێدا بژم خۆت ئەو زەحمەتە ڕەمەزان خودی سەیدا ڕاستە بەس بە قەدینی خوشە عالەتی خود ساڕازی بێت انشاءالله باشە دەست خۆشی لاتکەم سەرکەفتی انشاءالله بگومان شەوت ڕەمەزانێدا دووکێ هەر ساڵ ده شەوێتێکی دەرباز بوون شنی گەف شەوێ قەسە دەربەت کرد لێ ئەف ساڵە جودواترەش بەرک و هێشتا سەقاژی گەلە گەرم نەبووە خەڵێکی ئەس بینم ینی تایبەتی حتاکو دەمژمێر دوو سێ شەوێژی هەندە جارە دوکان vekirîne restaurantet vekirîne nana xanat vekirîne هەنی خەڵێکی دی تر شەوێ قەستۆش دەربەت کرد باز بۆ تافکارێمە مەسعود محەممەد پاکی ڕاستەخۆ تژدهوکێت نەباێ سەمخۆنە وسا تام جۆرێت نانی وسا خێر و بەرەکەت هەمە ڕەوشە هەر سفرێکیش ڕاستی نان بێت هەبە تێش بەت فراوین بە شیف بەتان بژین تێش فراوین شیف ئەمە هەولێر و سلێمانی هەر نانە نه تێشت و زانی چە تێشکەینێ تێشت تێشت ناوڕە نازانم مەسعود گەلک مەمنوع بوو بڵات خێر بچ برە هەریە لێرێ مەسعود فەقیری جێ لەمە دەکەی نانی بەن عەفیا دو دەرەجە بوو ئەو چە سیرجت کرد لە گوگلی ئەدی فراوین چە نیوەڕۆ قابلە ئەدی شیف چیە شیفەر شیوە ئەو گەلک سپاس بوو خوددانێ فەرنێژی کوواسا کوردستان بە شارکەی 24 نافینانیدا چێکری وەکە هەفکارێمژ مۆژە پێکری مەسعودژی مۆژە پێکرد جێ دەستخۆشیە حکومەت هەرێما کوردستانی دی فەرمانە سەرۆکی حکومەت هەرێما کوردستانی 150 داشکاردن بۆ کارە بۆ فەرمانکردن نانەوەخانە و سەمەخانەکانی ئەنی داشکاندووە کاریکاریەک بوو پیشەوەرە ئینشاڵڵا پێی گاوێت باشترژی هەبن وهاندانە خەلکی شولکەرک و ئەوژی زیاتر هەلی کاری خەلکی بکەن بێجارێکی بە بچین کەرکک سۆران کامەران لەوەیە لە کەرکوچیش ینی ئەوەی کە ئێستا سۆران باسی دەکات ئەو یاریانەی کە باون لە ڕەمەزانان دەسینی زەرف و کلااوێنە لای خۆمان پێ دەڵێن کەلەمستان شتێکی لۆ بابەتانەیە زۆر یاری دیکە زیاتر شمە گوستیرکۆنێ ڕاخیم با بچینە لای سۆران سلااوت لێبێت ڕۆژی کەرکک چۆنە تۆ لەکوێی کەرکوچی ئێستا ئەوەی کە لەوێ هەیە بەمانی باس بکە هەندرێن سلااوت لێبێت طبعاً لە کەرکک یاریەکەیە کە تا ڕادەیەکی زۆر مۆرچی وەرگرتووە بە یاری کەرکوچیەکان ناسراوە هەرچەندە ئێستا و یاریە لە هەولێر شەکرێەوە تا ڕادەیەکی زۆر لە سلێمانیش تەنانەتەکرێ بەڵام زۆر ئەم شارەیانی سەباق بووە لەو بابەتە و یاری سین و زەرف طبعاً کورد و تروکمان لە کەرکک زۆر ئەم یاریاکەن ئەم یاری ینی تا ڕادەیەک وەکوتم مۆرچێک وەرگرتووە کە خەڵک ینی لە شارەکانی دیکەش هەر بە یاری کەرکوچیەکان بانکیەکەن لە دوای نوێژی عیشا خەڵک دێن یاری سین و زەرفەکەن تا ئەم کاتانە تقریبا ئەمێننەوە چەندە ئێستا ئەم شوێنەی کەمل لێم ینی زۆر قەرە باڵغ بوو بەڵام بۆ پێی کە کات بەرە و پارشێوە ڕایەوە شوێش خەڵکە ڕاتەوە هەندێک کە ڕێگەی دوورە بەتایبەت تەنها یەک تیپ ماوە کە یاریەکەن ئێستا و تا ئێستاش بەردەوا من ڕعد عەزاوی ینی زۆر کابرایەکی ناسراوە لە بواری سین و زەرفە ینی هەر باسی سین و زەرفکەی لە کەرکک دەبێت ئەو
يعني وەک نمونە بێنیتەوە کاک ڕعات ستاوت لێ بێ ڕەمەزانش پیرۆز بێ وەرێرەوە ئارام ساڵ چۆن بڕێوە چێ ئێرە خۆشترە شوێنەکەی والله ڕاستی تەوێ ئەرە وەڵا خۆشترە عالەمەکە چۆن ئەلێ دڵی قەبز بووە لە ناو ماڵ لە نابێت چوار دیوارەوە قاعەیەکم گرت قاعەیە زۆر خۆش بوو های لایڤ بوو لە نایستان کە هاتنە سەرەوە سێریان کرد یعنی ئیشەکە چۆنە لێی قەبز وتیان کاگرعاد والله ئەگەدانە بەزی تەخوارەوە تر ئێمە ناهین لەبەر ئێمە خۆمان دڵمان سخڵەتە مانگی ڕەمەزان خۆتە زانی تر ئەم عالەمە ئەمە تەقلیدێکە لە کەرکووک ناسر من والله تقریبا بە ئیمسەڵەوە تقریبا 30 ساڵ زیاترە من سینی زەردانێم بەڵێ من سینمدانە فلکەی مسەڵا لەگەر جەماعەت قۆریە ئەم سێ مووقعە هەبوو حالیان ناوەڵە حالیان تر کراوەتەوە زۆر گازنەوە کرایەوە و لە هەموو منطقەکان کراوەتەوە تەقلیدێکە کەرکووگیە شتێکی زۆر خۆشە و عالەمەکە دڵی پێی خۆشە بێ کە ئەبینی سێرەکەی سینوزەف لە ڕەمەزان دانەنرێ ڕەمەزان دیار نادات ڕاستی تەوێ ئارە وەڵڵا معنی من حالیان نەخۆشم کە ئەمێ وازی لێ بێنم هیلاگوم بەسە 30 ساڵە ئەمێ تەقاعد دەرچە و خەڵکەکە نایەنێ ئەلێ بەخوا تۆ ئارە وەڵا دێ لە ماڵ یەخەمەگرن سینی دانەنێ ئێمە سینی وازی ناکەین دەستا دەنیسی ئارە وەڵا عەزاویەوە لە کەرکووک بەس تورکمان و کورد پێما بێم یاریەکان بەڵێ ئەم یاریە خاص بەسن کورد و تورکمانە لەبەرەوەی خۆتە زای عارەب یاریەکەیان جیاوازە محێبزی پێلێن بەڵێ دەست 200 نەفەردان شن دەسەگرن و حەڵقەیەکە لە دەستیانەی شارن ئەی دۆزنەوە بەڵێ بەڵێ ئەی چۆن گەهوەتر عەزاوین خۆمانە لە بەغا هەندێک باسی یاریەکە کە چۆنە سینوزەرف وەڵی سینوزەرف شتێکی زۆر خۆشە یعنی چۆنە لی هەر سینوزەرف لە هینەوە دەرچوو لە نەعبێن پردێ و کەرکووگەوە لەو شۆنەوە دەرچوو لە بیدایەت ئەتر سینیەکە و 11 زەرفە منزوغێکەیە ئەکێنە ژێری و سێ بە سێدانشن فەریق بە فەریق ئەتر دوی تایە و سێ تایە و دوو گوڵی تایە ئەتر ئەوەیە و بەس هەولێر یاریەکەی جیاوازە 4 و 5 تایە سلێمانی حتا 4 تایە ئەو هەیە لە هەولێرەوە خەڵک دێت بۆ ئێرە بەڵێ هەولێر دێن داعوتیانەکەین بۆ ئێرە هەمویان 40 نەفەر 50 نەفەر پێکەوە دێن ئێمەش لێرەوە جەماعەت ئەڕۆین لەوێ ڕێز احترامانەگرن بۆ مەزرعەمان بن یعنی ئەو ڕێزە لێماگرن ینی زۆر مەمنونیانین ئێمەش دێنە ئێرە بەیانی دووبانی ئینشاڵڵا خۆیانش داعوەتن لامان وەرە بۆ لامان و سێرکە عەزای عەفو نوکتێک زۆر لەسەر تۆ نوکتە هەیە بەڵێ ڕاستی هەیە بەتایبەت لەو وەڵی نوکتەمان زۆر ڕاستی تەوێ نوکتەوەی ڕۆژێتیان کاکە تۆ مەلیکە سینینی وەرە ئەو سینیەمان ئەو منجغەمان بۆ بدۆزەرە وتم باش نەمزانی منجغی تیانە سینیەکیاندانا بۆم هەر گوڵ لێدەم خۆی دوو گوڵی تایە هەر گوڵ لێدەم نییە هەر گوڵ لێدەم 11 زەرفم لێدە گوڵی تیانە دەرچ منجغیان تیانە کردووە با قوربانت بم عەزیزمی طبعا ڕاعد عەزای خۆی عەرەبە بەڵام هەر لە ناو کورد ژیاوە و هەموو یادگارەکانی لەگە کووردا کوردیەک قسەی کرد کە کەم کەس هەستی پێکە بەڵام ئەمە زۆر ینی قوڵ بۆتەوە لە یاریەکەەوە تەنانەت یانیوە خۆشی وتی وازش بێنە لە ماڵدانشە خەڵک وازی لێ نایان هەر دەچن دەڵێن دەبێت هەموو ڕەمەزانێک تۆ بێ یاری سینوزەرف دانێت چکە تۆ داینەنێ ئێمە شیاری ناکەین یعنی ئەم یاری سینوزەرفە تا ڕادەیەکی زۆر وەکوتم یانی مۆرکی وەرگتە و بۆ بە یاری کەرکووکیەکان و ئێستا وەش باسیەوەی کردیان لە هەولێر شۆ تەنانەت خەڵک دێ بۆ کەرکووک لە کەرکووک و خەڵکە ڕا بۆ لێر بۆ ئەم یاریانی بۆ سۆران دەشەبەکەینە کەرکووکی دێ ئەوێ سینی زەرف و سینی سنیانێ و ئەوە دێشەبەکەینەوێ ئەمە گەل ئەو عادێت داین خدای سەرمە حسێ بدە بەسە نە حەکەم هەکە پێشە شاخەوانیمان دە پێشە ئەوە ڕاضە ئەوە بەردی گەورە نیشانەی هاوشتنیەتی و جەبەسە یعنی چ برا ینی بەردی گەورە بە ئەوزانە چم هەموو شتی پێکەوە ستا دەچمە ئێرە ڕاز دەچمە کەرکووک دەکەی لەگەڵ دای دەچمە ڕاست الله سەکە ویجای خۆش ماشەڵڵا ماشەڵڵا سەکە ئاگری بێجا ئەری جەماعەتەکە نانە بەس تشتێوانە صحیە جەماعەتە شاخەوانی نەدێ ئەو کۆبرەیە قازانکەکە بچیکۆی نە چە دیاڵە پۆشین کە دەچمە ئێرە خودە حاس کرد بچینە ڤێراخی
ئەوجار گەلوی جەوی تشتێکی خۆش یاڵۆ ناوێ خودە لێبینە سەید هەوڕە چه هەیە جارێ ئەو پێکەنینە شیرینە چیاوە زانێ بچت بێژنە خەندە بۆدینی خەندە تو زانانی بچت بێژنێ وێ خەندێ دیاڵە هەر یەکێک زانی لەو ستودیۆی چەند دکتوری لێرە هەیە چەکی بێژە دکتور تو بێرە بێرە زانێ تو زانێ ئێ چت بێژنێ نازام خەندە تۆ نزانی ئە خەندەی سەر لێوە نازانم تا نزانی کەنینە کەنیە چت بێژنێ نەخێر چت بێژنێ نەخێر چت بێژنێ خەندەی سەر لێوان نەخێر بادینی چت بێژنێ چۆن نزانی دکتور ئەکیت زانت نه دکتور ئەو نینە مگوت دکتوری لێرە پۆش دەبێژنێ چت بێژنێ ئەحمەد نە بادین برات بێژنێ گەرنەژینە سەر لێوە یعنی خەندەی سەر لێوان دێ دەست پێ بکە ئای خودش تا ڕازی أرجعونك معي بزايعت لملا يا وقت ممو يعني دبي وقت لبو الوقت بخواز دات يا بمرماي أزل دور مددا حاضر بوعدي دور تسليما مني غفلة زرد يشتا خريج مسألة دور ماي خيالي بوتي دنيا ودماغ ظلمي بتاوى قيامة هرمك الروجي قيامة بيتا وفكر برای کردی شیرینم پیغمبری آمینم برای کردی شیرینم پیغمبری آمینم فرموی آوای دینم لا اله الا الله فرموی آوای دینم لا اله الا الله
بەرزیمانە ئەڵەی ڕزگاریمانە مایەی سەر بەرزیمانە دامەزرێنەر ئیمانە لا ئیلاها ئیلا الله دامەزرێنەر ئیمانە لا ئیلاها ئیلا الله بەدەسموز و مادڵێ وەک بولبولی سەرچێڵێ بەدەم و زبان و دڵێ وەک بولبولی سەرچێڵێ براجیان توخوا بڵێ لا ئیلاها ئیلا الله براجیان توخوا بڵێ لا ئیلاها ئیلا الله قەڵای کوفری خابوور کرد ئەم دەنگام و دەست و برد قەڵای کوفری خابوور کرد ئادەی برا و خوشی کورد لا ئیلاها ئیلا الله ئادەی برا و خوشی کورد لا ئیلاها ئیلا الله لا إله إلا الله محمد رسول الله اللهم صل على محمد وإيش الله خذ خير هذا بالبس لا إله إلا الله إيش لا إله إلا الله فرق مثلا إيك هو خوش بيجر هو صب في دنجي خوش هيك جامعة صايب بالله لا إله إلا الله قال جرا بس قال خوش هر كفته سردبي مروف يعني أزمان مروفي بذكر خدي طار وجهك كله فضل كان يعني دمي زاري بذكر يعني برهم كسك ناكوي كلا فضل كان يخوي جورك كذا إذا اشتكي بوشين كي ممثل هميشه دمي بذكر بير شعرك ممثل ذكري بوشين كي حاضر كان اشتكي صحيح سر ذكري خدي همي قوا ذكري خدي سر أزمان ما لا أخوفني بين معنا مروف بيجت شعرك أوصى بوش بما حاضر كشبكة هو تسي هات مش دري هيز بعدين تناقي هندي بس لما بس سكت تناقي بس القرآن ده بيبقى بس يعني شعري شيء أو تايبت بالذكر بس الذكر بك باشا وعد هو عدد يلا بتشينا بابتك ديك وتندرستيك وهر وكي ما شوفي ديجي بحث كري دكتور هلوستي أفكاري ما وهر شاف خود حس كده هندك بابت التندرستي بوما بيجي كتاي ورمضان ده ام چوا تندرستی خوب باشتر لبکین و اوت نساخی چوا تندرستی خوب باش بکن تا رمضان پیروز دو ما چه هیچ جواب شود بتایبتی او که دکتر هلوس آماده کرد و سبارت با ددان دبر و ایدار رمضان اند زیاتر شیرینی دخورید چون پارسگاری لددان بکرید و حتی بین آدوی و ددان و پارس بله بیگ من که بروجوی چون بتوانیم پارسگاری لدم و ددان بکرید لما جا رمضان در روزوانان بهوی وی که رنگ زیاتر شیرینی بخوین کاریگەری نەرێنی لە سەردانەکان دروست دەبێت ئەم پاشیڤە لە بەرگی تەندروستی بەرنامەی پاشیف بچم شیرینی خۆیان دوای ئەو بڕوە شیرینی دەخۆین بەڵام پارێزگاری لە دەم و ددانمان دەکەین هاوکارمان دکتۆر هەڵوێست جەمال باس لە شوشتنی دەم و ددان دەکات لە ڕەمەزاندا بێکەوە گوێ لە ڕمایەکان دکتۆر هەڵوێست کەرەمکە سڵاو هەر لە بەروی ڕەمەزانە و هەموو ڕۆتینێکی ژیانمان هە لە نان و ئاو خواردنەوە تا خەو و جوڵەشمان گۆڕاوە ناکرێ ڕۆتینی دەمودانشتیشمان بگۆڕین بە پێچەوانەوە گەر پێشتر جارێک دەمودانشت بێت لە 24 کاتژمێردا لە مانگەیە بێ زیادی بکەی بۆ 2-3 جار ئەمیشەم لەبەرەوەی شیرینی زیاترە خوێ هەم لەبەر کەمبوونەوەی ڕێژەی لیک لە دەمدا کە ددانەکان پاکەکاتەوە هەروە بۆ نێشتنی بۆنی ناخۆشی ناودەمیش با سەرەتا بە کوردی و بە کورتی وەڵامی پرسیارە باوەکان بەمەوە لەسەر پاراستنی دەموددان لەم مانگەیە پاشان یەک بە یەک باسییان دەکەین یەکەم دەمودانشتن جگەلەوەی زۆر پێویستە لە ڕووی ئاینیشەوە بە تەواوی ڕێگە پێدراوە و لە هەر کاتێکی ڕۆژدا دەمودان بشۆرێت هیچ کێشەیەکی نییە دووەم هەموو پرۆسەیەکی پڕکردنەوە و بەنج و چارەسەرکردنی ددان لە لای پزیشکی ددان کێشەی نییە و ڕێگە پێدراوە سێم غەرغەرەکردن ئاساییە بۆ مەرجەی بە ئاگاداریەوە بکرێت پاکراگرتنی دەموددان لە ڕەمەزاندا نەکە ڕێگە پێدراوە بەڵکو و پەیامبەری ئیسلامیش خۆی
پێڕەوی کردووە و لە کاتی ڕۆژوگرتندا بەردەوام ددانەکانی بە سیواک پاک کردوێتەوە. ئێستا کە شێوازی دەمودانشتن گۆڕاوە بە فڵشە و هەویری ددان، هەمان شێوە ڕێگە پێدراوە بۆ مەرجەی دوای شتنی دەموددانت بە باشی ئاو لە دەمت ڕابیت و هیچ تامێک لە نێو دەمتدا نەمێنێتەوە. بۆ کەسانی کە هەر خۆیان ئاسوودەنین بە دەموددانشتن لە کاتی ڕۆژوودا دەتوانن سیواک بەکاربێنن بۆ مەرجەی سیواکە کە تازە بێت و بەردەوام پاک بکرێتەوە. هەرچەندە سیواکەکە شەربەقەی ددانشتنەکە مەترسی ڕۆژوشکاندنی هەیە گەر ئاگاداری نەبی، چکە لە بیشدا ئەگەری قودانی ئاوی سیواکەکەت هەیە. دەکرێت لە ڕەمەزاندا ڕۆتینی دەمودانشتن بەم شێوەی لێ بکرێت. ئەگەر پێش پاشێو ئەخەویت ئەوە پێشخە و دەمودانە بشۆ. ئەگەریش ناخەوی کاتێک نان و چاو میوە هەموو شتێ تەواو بوو ددانەکانت بشۆ، پاشان دوای پاشێوکردن دووبارە ددانەکانت بشۆرەوە. بە ڕۆژیش بۆ نەهێشتنی بۆنی ناخۆش دەکرێت جارێکی دیکە دەم و ددانت بشۆیتەوە بۆ مەرجەی بەڕێکی زۆر کەم هەویری ددان بەکاربهێنی تا دووربی لە مەترسی قودانی. شێوازی دروستی شتنی دەمودانیش بەم شێوەیە. سەرەتا لە بەشی دواوەی ددانەکان دەستپێەکەی لە بەشی سەرەوە بە شێوەی خولانەوە دەستپێەکەی دەبێت فڵچەکە گۆشەیەکی هەبێ هەم لەگەڵ پووکەکەیە هەم لەگەڵ ددانەکەیە بە شێوەی خولانەوە دەستپێەکەیت و پاشان بۆ خوارەوە. ئەم کردداری بۆ خوارەوە هێنانش بۆ ئەوەیە کە ئەو خۆراک و بەکتریانی لەسەر ڕوویدانەکە کۆبوونەتەوە بە تۆپاکت کردوونەتەوە دەریانکەی لەسەر ڕوویدانەکە. ئەم کردارە بۆ سەر هەموو ددانەکانی تر دووبارەکەیتەوە، پاشان دەچێتە بەشی ناوەی ددانەکان دووبارە بە شێوەی خولانەوە بۆ دەرەوە کە هاتیتە پێشەوەی ددانەکان فڵچەکە دەبێت بەم جۆرە لێ بکەیت بەم شێوەیە و ئەمە بۆ هەموو ددانەکانی تر دووبارەکەیتەوە. پاشان دەچتە سەر ڕۆی ددانەکان دەبێت سەر ڕووی ددانەکانیش هەمووی بە باشی پاک بکەیتەوە بەم جۆرە. و ئەم کردارانە بۆ بەشی خوارەوەی ددانەکانیش بە هەمان شێوە دووبارەکەیتەوە. ئەمە بۆ دەمودانشتن بە فڵچە. جگە لە فڵچەوە پێش بەکارهێنانی فڵچە دەبێت تۆ پەتی ددانیش بەکاربێنی بۆ بینی ددانەکانت بۆەوەی ئەو خۆراکانی کە کۆبوونەتەوە تا سبینێ نەمێنەوە لە دەموددانتا و بۆنی ناخۆش دروست نەکەن. بە هیوای ڕەمەزانێکی تەندروست بۆ هەمووتان. وای خودی خێرەوە ئەفکاری ما دکتۆر هەلوسیژی بنوێستێت و خودی داخەت هەر شەفت شتێکی تایبەتمە پێشکەش کرد. یعنی دەمەکێک کوردە گەلێک ئامۆژگاریەت باش سوودی هەیە زۆرترین مفاهی سوودە. ما بەسێ دەودانەکە خودی حەزکردین و کێژی دەست بابەتێ تەندروستیکین و زیاتر تەفسیل دەچینێت ناو بابەتێکی گرنگدا. ئەس بژم هێدی هێدی ئەپمەوە دیوار بەت قەلەوی و وڵام مرۆڤ چیژی ناخود بەس نزانبوو چی ڕەمەزانێدا مرۆڤ زی قەلەوت لەبەرەوەی وەرزش ناکەی. ئەوەیە قسەی من برازەڵام چین هەر وعدان کۆبکەوە نانەتەوە دوای ڕەمەزان حەلی تو ئەوەیە وەرزش بکەگەرنا ئەزێ دوعاکەم کو خودت تااقەتت بدە من ئەس وعدی خۆ بجێ بینم دەست وەرزشی بکەین. ئەو پرۆسەیە زۆری دەوێ بڕۆ وەرزشەکە بکە و دوعاەکەش بکە لەگەڵی دەبچینە بابەتە خواریە تەندروستی کاتچەوە ئەم ڕەمەزانێدا خۆشقەلەویە دیر بخین بلا ئەم خۆینەوە خوین بەس چ بکەین کو ئەم قەلەو نەبین. بجاش بووی بابەتی ماشڵە دکتۆرێکی ڕەشیق یەتگەلمەدا کو تەندروستیەکەوی یا باشە ئەم بژنی کاچاوەمەکی بینەوە دکتۆر عمر سوورچی پزیشکی پسپورێ هێناوە و خودی حەز کردی شەفەت گەلمەدا دکتۆر تو گەلە بخێرات بەخێر بێ دکتۆر ئەم گەلە خۆشحاڵ بینم ئەو بابەتە ڕێک بووتەیە کام چاوەکی وەبینی شڵە خودی شەڕازی بێ پێشتی پیرۆزبای ڕەمەزان لە هەموو مسلمانان و بەتابەتی پیرۆز لە قەبیل دەکەن انشاءالله بەخۆشی و بە سەلامەتی و بە تەندروستێکی باش دووبارە دەبتەوە هەموو ساڵ لەسەر هەموو خەڵک انشاءالله. ئەس هەموو بۆ بخێراتەوە دکتۆری جەماعەت کۆدەکێ بدینێ ناژی کۆدەت خڕۆبن ئەم دژنێ نەخودێ دانێ خۆم شتیە تا قەپاتە تا سبەی پاشی و دەکەم هیچ ناخۆ هیچی لەبەرەوەی داوای لێ بردن یعنی دکتۆر نە بەس دەقەکە بەس دەقەکەی یعنی تۆ پۆشی بێژی ناخۆی پاشیم خوارد یعنی پۆشی بژی ساعت پێش ئەوەی بێن هەندە خۆرمان خوارد هەندێک ئاو تا ئەمە دەسێکی سەرخۆدرەمە دێگە خۆم بەم حتا بوو ئەوژی درست وەختی چوم بل ئەوژی درست وەختی چی پۆشی کلێنکسەک شتێکنی ئەمە الله قەدێ برازێ خۆم من دەدانێت خۆی شیشن دکتۆر بەس ئەزێ پۆشی خۆم چکیم پۆشی نەخۆریە بەس گەلوی بابەتی دکتۆر هەندێک دەبێژێت چینکی تو وەرزشی ناکی لەوە تو ڕەمەزانێدا قەلەوت بی ڕاستە یانژی هەموو نزانم چکی ڕاستی شتێکی وسانە چاوەڕێزی نوکەی ظاهیرەکی عالەمیە نەک هەل کوردستانی خەڵک دەیزێرە قەڵب بن هەموو دنیا بە تایبەتی ئەو دنیا ئەو دەوڵەتانەی کە تازە پێگە دەگەیشتن
ینی بۆ نمونە ئێستا لە کوردستان قەڵەوی لە زۆربووندایە بەڵێ لە وڵاتانی کەنداو لە وڵاتانی ئەفریقی باشە هۆکارەکەی چێ ینی ئەوها بۆ خێراییە ڕێژەی قەڵەوی زیاد ڕێژەی قەڵەوی چەند تەکنۆلۆجیا و عیلم و زانست پێش دەکەویتن بەداخەوە قەڵەوی و نەخۆشیەکانی پەیوەندیان بە قەڵەوی هەیە لە زیاد بووندانە بەڵام ئەو ڕێژەیە لە وڵاتانی تازە پێگەیشت و زیاد دەبیتن بۆ نمونە ئەگەر ئەحسایەتی ئەمریکا وەگرین لەوێ وشیاری زیاترە خەڵک زۆرتر ڕۆشن بیرە دەزانی تەندروستی بەچی دەبیتن ئەوان بەرەو کەمبوونەوە دەچن ڕێژەی قەڵەوی و نەخۆشیەکانی پەیوەندی بە قەڵەوی بەڵام زۆربەی وڵاتە هەژارەکان کە ئێستا تەکنۆلۆجیا پێش دەکەویتن دانیشتن زۆر دەبی هاتوچون کەم دەبتەوە خواردن زیاد دەبیتن قەڵەوی زیاد دەبیتن اینجا لێرە ڕەنگە خەڵک پرسی ئەنگۆ بە قەڵەویتان گرتی قەڵەوی معنای چییە چۆن پێناسەی قەڵەوی دەکەیت باش کو پێت برە مامەسە تۆ قەڵەویێت تۆ زەعیفی یعنی هەموو کەسێک دەی بزانیم پێوەرەکە بیتن پێوەری ئەوەش زۆر ئاسانە کە بە کورت و مختصەرەوە وەلە شتێکی زۆر علمی نییە بەڵام زۆر باشە بەژنت ئەین باڵا چەند بیتن بە سانتیمەتر بۆ نمونە من 170 سانتیمەترم من حەقم هەیە 70 کیلۆغرام بم فقط یعنی 100 دەردینی لە بەژنت کە بە سانتیمەتر قیاس بکرێت ڕەنگە تە زەناب 100 بی من 185م بەس دەبرەوە یاری ئاسن دەکەم ینی چێشم زیاترە 94-95 کیلۆ خۆی بە قانون بیتن دەبی 185 ناقص 185 کیلۆ بەس هەندێک تایبەتمەندی هەیە کە ماسوولکەت زیاتر ڕەنگە ئەمە بەستمان لێرە چییە قەڵەوی ناتوانین برێن یاسایەکی دقیقە بیتن قەڵەوی قیاز بۆ نمونە تۆ بەو یاسایی بی ڕەنگە 10 کیلۆ زیادی بەڵام تۆ ماسوولکەت زیادە کە دەڵێن قەڵەوی ینی چاوریت زیاد بیتن ئەو توێ چاودەی کە لە ژێر پێست کۆ دەبێتەوە ئەوە زیان بەخشەکەیە چونکە هەر ئەوە نییە میکانیکی ئەمڕێەوە وەزنەکە و چاوری و کۆبیتەوە تەواو بەڵە ئەو چاوریە چی دەکاتن ئەو چاوریە وەکو هۆرمۆن وەکو غودەک ئیش دەکاتن چەندەها مادەی کیمیاوی دەڕژێتە ناو خوێنەوە کە زەرەر بەخشە اینجا کە ئەو زەرەرانی کە پەیوەندیان بەچیەوە هەیە لە تۆقی سەر هەتا بنی پێ تێک دەچیتن هەر لە مێشک بۆ چاو بۆ خوێنبەرەکانی مێشک خوێنبەرەکانی دڵ ماسوولکەی دڵ کارکردنی دڵ سیەکان هەر هەمیان کاری خۆیان بە ئاسانی جێبەجێ ناکەن اینجا ئەو پێدەن ئۆبستیڕلیتە دەزیدە ئەو نەخۆشیانەی پەیوەندیان بە قەڵەوی هەیە دەتوانین بڵێن قەڵەوی دایکی هەموو نەخۆشیەکە هی سەردەم ئەو سەردەمی ئێستا بۆ نمونە لە کۆن نەخۆشی چ بوو نەخۆشی هەمووی بەهۆی میکرۆبەوە بوو نەخۆشی ئەمراض انتقالیە گواستراوەکان ڤایرۆس بوو بەکتریا بوو کە دەگوازرەوە بوون سیلە مەلاریایە ئەو کۆڤیدەی کە ئێستا ماوەک لەوە پێش زۆر بوو ئەوە زۆر بوو بەڵام ئێستا جیهان بەرەو پێش دەچیتن ڕەنگە میکرۆب کەم دەبتەوە نەخۆشیەکانی سەردەم زیاد دەبیتن کە بریتێ لە خوێنبەرەکان دەگیرێتن شێرپەنجە زیاد دەبیتن نەخۆشیەکانی ڕێماتیزم زیاد دەبی یەک لەوانە ئەوانە هەموو پەیوەندی بە خواردنەوە هەیە سیستەمی خۆراکی ئێستا برین هۆکار ئێستا پێشەوەی دەست پێ بکەم ناقشت لەگەر مامۆستا گوتت ڕاضە ناکەی بۆیە قەڵەوی ڕاضە تەنها لە 115 پەیوەندی بە قەڵەوی هەیە لە 185 بە خواردنە خواردن تەنانەت لە ئێمە کە یاری دەکەین ینی بەخۆی وەکو سیستەم هەر ینی سەدا هەفتای ینی پەیوەندی بە خواردنەوە خواردنمان چۆن بکەین زۆرتر ڕێژەی پرۆتین و کار بەکاربهێنین کەمترین کار ینی ئەوەی دیکە نسبێکی کەم دەمێنێتەوە خەو پاشان وەرزش دەکەی وەزن زیاد دەکات چکو لە ماسوولکەت گەورە دەبیتن معنەوە نیە وەرزش بکەی لە دابەزی وەرزش هێنە قەڵەوت دەکای ماسوولکە ئەستور بێگومان لەبەر ئەوە خواردن ئینگلیس قسە چێدێت تۆ چی ئەو خواردنی کە دەیخۆێت ئەوەی چی دەخۆی ئەوە لاشت ئەوە بۆ شێوە دروست دەبیتن کەواتە دەمەوێت تێبگەن ئێمە گرنگ نییە مەثەلەن کوالیتیەکەین چ خواردنێک دەخۆیت باوەکە خدای تەعالە هەر خواردنەکی دابنێ سوودەکی تێدا هەیە لە بۆ مرۆڤەکە بەڵام پێویستە هەمە جۆری بیتن همه جوری بس کەمیەی زۆر نەبیتن کەمیەی زۆر بین ئەو خراپە ئەمە هەموو ڕۆژ دانیشتین تەستە برنجێکی بخۆین بەس کار بۆ درێتە بەس بۆ گەورە دەکاتن ئەدی کانزە ئەدی ڤیتامین ئەدی ڕیشاڵ ئەدی ئاو ئەوانە لە سەر چاوی دکتور لەبەرەوە دەبی بیگۆڕین سەر هەمە جوریەتە عفو من ئەخنۆتە بشەکر بڕی بەس سەر هەمە جوریەتە ئەوە ڤۆنە سیستەمەکی خۆرنەی بۆش مەسەن فێقیە بەجم هێکات قەلینن تشتێکی هۆسە ئەف هەمە جوریە بۆشە باشە
ئەگەر هەمە زۆریش بێ بەڵام زۆر بخورێ کەم خۆری دایم خۆریانی ئەو نقطەیە زۆر مهم بە باڕاوەستێک دەقە لەسەرەوەی کەم خۆری دایم خۆر ئەوە قسەی کوردەواری قەدیمە بەڵام لە ناحیە علمی بە هیچ شێوەیەک ڕازنیە و نابێت تەطبیق بکرێت بۆ نمونە ئەگەر بگەڕێنەوە سەر تەمەنی مرۆڤ لە زمانی کۆن لە زمانی پێش زاینیش زیاتر ویان ئێستا بەژن و باڵای مرۆڤ پێشان درێژتر بوویان ئێستا پێشان مرۆڤ زیاتر دەژیان بەژنی درێژتر بوو کە خواردن نەبوو بخوا ڕاوی دەکردمەتە هەفتەی جارێک لەنگە دەچوو کەروێشکێک مامزەک ڕاوی دەکرد دەی خوارد و لاوانێ هەفتێک بێ خواردن دەبوو معیدەکە ئیسراحەتی دەکرد پەنکریان ئیسراحەتی دەکرد کلی ئیسراحەت بەڵام ئێستا ئینگلیز ئەبەندەنسی ئۆف فود غەزارەت الئەکل زۆری خواردن کەم خۆری دایم خۆریشی بێتە سەرێ هێتەوە یعنی گەدە هەر لە ئیشکردن دابی پەنکریاس هەر لە ئیشکردن دابی گورچی لە هەر لە ماندی بوون ئیشکردن نابی کەواتە ئاسنیش بی تێکدەچیتر لەبەرەوە کۆندامی هەرس پێویستی بە پشوو هەیە چۆن بۆ نمونە تو ئێستا بینی هەر شتێک بیتن لاستیقەک ڕایکێشی هەر زۆر ڕایکێشی شل دەبێتن تااقەتی نامێنێتن ئەگە بەریشی دەی هەر شل دەبێت وەکو پێشین لەنا ئەگەر ئەو کۆئەندامی هەر هەر لە کارکردن بیدی وی لێدی هیچ ئەنزیمات و هۆرمۆناتی نامێنێتن ڕەمەزانەوەی لەبەر ئەوە زانە هەر فکرکەینەوە خدای تعالە ئەو ڕەمەزانەی دانای لەبەر چێت و 16 ساعتیز نەخۆی ڕێستێک دەداتە ئیس پشوەک دەداتە کۆئەندامی هەرس هەموو خانەکان خۆیان شتێکی لە علم پێدەین دیتۆکسیفیکیشن یعنی ژەهر لابردنی لەش یعنی ئەوە لە ڕەمەزان دەیزەوێت تو کە ئەو چاوریە ناخۆی ئەو گۆشت ناخۆی ئەو حەبوو دەرمان ناخۆی ئەو هەموو گورچیلە جگەر هەمووی پشوو دەدا و پاک دەبێتەوە لەو هەموو ڕۆژ خوارد زۆر باشەکەواتە با دیمەنێکی دیکە ببینین هەردوو هاوکارانمان ژبان جەباری لە بەغدا شڤان جەباری ئەوە ژبان ئارەم بەختیاریش لە سلێمانی باسی خواردنێ باسیش خواردنە تایبەت با بزانین ئەو خواردنانە چین یەکەم جار دەچین لای ئارام حکومێت دکتوری سەر هەردوو خۆڕناچ پشتی دکتۆر تەرکیزکە بزانین دوای هەر سەبارەت بەوە پرسیار لێ دەکەین ئارام ئەوە هاتینە لای تۆ سڵاوت لێبێت لای تۆ چ باسە خۆراک خواردن چ دەخورێ ئەو حەشاماتی لەوێ هەیە چۆنە کەباب سڵاوتان لێبێت پێش ئەوەی ڕاستەوخۆکە داخل بم لە پشتیەوە بینیم خەریکی هێلکەڕۆن بوون من هێلکەڕۆن بخۆم باین سەعان و زمانێتە دەرەوە برسیمە بێ بۆیە پێویستە خواردنێکی چاک بخۆی یەک لەو خواردنە گرنگانی کە خەڵکی سلێمانی لە پاشەوان دەیخۆن و حەزیان پێەتی کەباب و گۆشت و جگەرە نیو کاژمێرەکە بێ ینی ئێرە چۆڵ بووە چکە و خواردنانە خورسن کەمێک زووتر هاوڵاتیان دێن لێرە دەیخۆن من لە یەکێکم لە کەبابخانەکانی شاری سلێمانی بزان قسە و باسییان لەگەڵ بکەین لە پاشێوان هاوڵاتیان لێرە چۆن ئەم خواردنانە خۆن و لە ڕەمەزانانە چیە بێ وەستاییوا خەریکی لێدانی کەباب وەستا سڵاو لێبێت سڵاو لە تۆژم کاتەوە باش بەخێربێت باسی کەبابی سلێمانیمان بۆ بکە بە تایبەتی لە پاشێوانی ڕەمەزان هاوڵاتیان چۆن خواستیان لەسەرێ لەخوا بە زیابێ بە نسبەت ئیشەکە ئێمەوە ئێمە شاوانە لێرە کارەکەین بە بەردەوام بەدەر لە ڕەمەزان هەموو شوێ کاری خۆمانەکەی ناوە بەردەوام ئەلحەمدولیلا خەڵکانێکی زۆر ڕومانتیەکە بەدەر لە شاری سلێمانی لە هەولێرەوە لە شوێنەکانی ترەوە سپاس بۆخواانی لە وەزارەتی سەحا و متمانێکی باشیشمان وەرگتەوە سپاس بۆخوا هەم دکتۆرەکان هەم مەسئولەکان بە سەفەری داوایەکەن ئێستا زیاتر کەباب بخورێ یا گۆشت بۆ پاشێوان هاوڵات وڵی تەڵەبی هەمی ئەکرێ بەعام یعنی بە تایبەتی بەس کەباب نییە تەڵەبی هەمی ئەکرێ هەیە مەسەلەن داوای کەبابەکە هەیە حەزی لە جگەرە هەیە حەزی لە گۆشتە ئەیتر بەعام هەموو شتەکان دنیا نابێ وەستا باسی تونێتەکە چییە ئەڵێ باشترە عنی تۆ مەقاومەی زیاترە بۆ کاتی ڕۆژشکانن ئەڵێ تۆزێ مەقاومەی باشترە زیاتر ئینا خۆی باشە والله ئیتر حەزم تەڵەبی خەڵکەکە خۆی زانە هەیە دوو شیژەخوا هەیە نەفەرەگە خوا ئەڵێ با تۆزێ مەقاومە باشترێ بۆ کاتی بەربان وەستای وا دەستە خۆش لە زۆر سپاس ژڤان و هێندرێنەمە دیمەنی کەبابی سلێمانیتان بۆ بگوازمەوە ئەجا ئەو کەبابە بخۆی ئایتر بە ئاسانی ڕۆژوویەکی باشەگری و ئەتوانی کار بکەی بەیانەکەی و تووشی برسێتی نەبیت
بۆیە ئەم جۆرە خواردنانە من خۆم تالیبی ئەم جۆرە خواردنانە خواردنی قورس ئەو کاتە ئەتوانی ڕۆژوویەکی باش بکری. ئاگام لێە ئارام ینی بە شێوەیە قسە دەکەی دەمت ئاوی کردو دەتوێت کۆنتترۆڵی ئەوە بکەیت کە ئەو بەدە بدانێتە خوارێ دەزانم ئێستا کەبابەکەی تۆ وا لەسەر خەلوزەکەی و حازرە لەو لایڤەتەوە بووی دەچی دەیخۆی شربی بۆ ماڵژی بیها کە خودت نۆ چەژور دیش دەربەنەبی ئەم بجەش سلێمانی ئەوێ خواردنە تایبەت و کەبابە بچینەکی و بچینە بەغدا بەغدا و منطقة عربي مثلا ناوەڕاست و باشوور عندك خواردنە تایبەتی هەین جا زێدەتر بدوهنن یعنیش کەبابە خراپترن دوهنترن مثلا بۆ نمونە هەوانەکە شەوان جەباری لێرێ بەحسێ چ کرد بعربي بيجنب باقلة بالدهن باجلة بالدهن باقل كافجا قلان دي بدهن وهيك وترتيبات ومرتبات أزجوري خدت شمع عيدة تحملت كت أنا ظالم جام بلا شفان بيجت شفان خدي قواتي رمضان وبيروز خدي قبيل كت صلاة الله بشفان كشو هوا شوية باقلة بالدهن كندي والله هندريان شفان صلاة الله وش رمضان يوش بيروز به اسمه لنا شيء أعظمين لبردم مزجوتي أبو حنيفة ئەگەر کامێرەمانەکە و کار بێ ئێرەیەکێکە لە قەرەباڵغترین شوێنەکانی بەغدا بە تایبەت شەوانی ڕەمەزان خەڵکانێکی زۆر ڕۆکەن ئەم ناوچێت چکاو شێوەی ئیسکان و ساڵەکە سلێمانی یعنی خەڵکێکی زۆر ڕۆکەن ئێرە بۆی کە پارشەو بکەن بە خواردنی پارشەو لە دەرە بخۆن بەڵام خواردنی ئێرە زۆر تایبەتە هەندرێن چونکە لێرە باگ لە بدهنەیە لەگەڵەوەیە ئەم باگ لە بدهنە کە لەگەڵەوەشە لۆبیا بدهنی شێ هاوکات باسرمە و چەندین خواردنی دیکە شێکار خواردنی تایبەتی بەغدادیە ئەگەر عەبدوڵڵا هاوکار بێ ینی ئەمان بەم شێوەیە دروستیەکەن ئەمە نازانم تەشریوی پاقلەیە شتێکی لەو شێوەیە تر بەڵام من پێشتر نەم خواردووە ئتر نازانم هەندرێن تۆ پێشتر باگ لە بدێنت خواردووە باگ لە بدهن ینی جاری وایە هەناری تێدەکرێت ئەوە هیچ پاقلەکە لە ڕۆندا سوور دەکرێتەوە و جاری وایە گۆشتی تێدەکرێت ینی ئەوەی ئەوێت چۆن چۆنیە کا پێمانی پیشان دەبزانم هەندرێن واز لەو فەلسەفەیان مێنە ئەمە شتێکی تایبەتە ئەمان نانە خستیانەتەوە ئاوەوە ئێستا یعنی تەرتیباتی بووەکان ئەیخەنە ڕۆنەوە دواتر پاقلەی بەسەراکەن اینجا هێلکەی بەسەراکەن گۆشتی تیان نییە بەڵام شتێکی زۆر تایبەتە من پێشتر نەم خواردووە دکتۆری شێستا باسیەوەی کرێبێ خۆتان پارێز لە قەڵەی بەتایبەت لە مانگی ڕەمەزانە بەڵام هەموو ئەم تەرتیباتانە هەمووی قەڵەوتەکە یعنی ئەگەر تەماشاش شێفەکان کە ئێستا لێرەیان هەر هەموویان قەڵەون ئەوانشی کە دێنێر هەمووشیانە قەڵەون من هەوڵەدەم خۆیان بدوێنم بزانم ئەمە چۆن دروست دەکرێت مرحبا بك حمودي احكي لنا على التفاصيل هاي التحضيرات باقلة بدهن حبيبي شلونك؟ حبيبي والله احنا باقلة نبيع لوبيا مخلمه باسترمه هاي من الاربع التفاصيل هاي الباقله بدون يعني هاي الباقله شويه تشبع العالم صايمه اي سحور طيبه وتشبع زين ولوبيا يعني اللوبيا هم تدخلون على اي حاله الباقله بس لوبيا تعرف شلون ومخلمه عندنا وباسترمه كل الاكلات الشعبيه عندنا مشويات يعني عدا لوبيا وعدا شو اسمه مخلمه باسترمه هاي المخلمه هاي لحم وطماطه وبصل وبيض وباسترمه هم تريد بالبيض تريد او بالطماطه هاي شنو مكوناتها احكي لنا عن الباقله بدي خبز وباقله وبطنج وبيض وهاي المي مال شنو هذا المي مال باقله ايوه هذا كله المو نبي وبعدين تخلون البيض هسه حنسويها قدامك سوي بس شو صعب من تاو ئامادەکاریەکانەکە یعنی باسی ئەوە شەوان بۆکەم کە لێرە خەڵکێکی زۆر ڕوویتەکە بە تایبەتەن باسڕمەی کامان دروستەکەن بامان شێوە تایبەتە و لەگەڵەوەشە یعنی ئەوەی سەر لۆبیەکرد بەسەریە ئەمان لۆبیە بدهنە و بەهارات و ترش و یعنی تر تەرتیباتێکی بۆ کار لە خۆتەوە شتیات دەکرێتەوە هەر لە خۆتەوە حەز بە خواردنیەکە ئێساگەر عەبدوڵڵا کار بێ ئەوە هێلکەکەی کرد بە ڕۆنەکەیە ئێستا هێنێتە سەر پاقلەکە ینی بەتایبەت هەرکەی بینی ترە لە خۆتەوە برسیتە بێت اینجا یعنی لە بەغدا سەربارێکە ڕۆژێکی ئەمنی ناخوازراوەیە لە زۆربەی گەڕەکەکانە ینی خەڵک دەرناچنە دەرەوە بەڵام ئەم ناوچانە ناوچەی عەزەمەیە مەنسۆرە باشە شیڤان وڵی ئەمە لێرە لێمان بووە مەراق ینی ئەوە دەرەوە هێزانێک شیڤان گوێ لێمە لێمان بووە مەراق
ئیزن لە کابرا وەرگرە هەر تۆزێک تامی بەڵێ، بەڵێ. بزانین چییە خۆشە ناخۆشە لە جیاتی ئێمە تامی بۆ دەرەجەیەکەوە بەڕاستە خۆشە کا بە تامیکەین خۆش یان ناخۆشە والله بالتاكيد لا والله شتيجي زور تايبة محمود ممكن نجرب واحد يعني هاي طلب من السعودية ده مجربينها روانيا هاي راح بس هاي شلون تاكلها تعال علمني يعني حمود جديات تعال علمني يعني شلون اكلها يعني هاي يابا ما بدها تعليم كل بايدك وخلاص لا انت حاول اركض جيب طماطم وبصل خيار قرشي حامض اركض سبع حمود يعني الله عليك جرب يعني خلينا نعرف شلون ناكلها علمني لا بدستي بخوري ايوه كاكا هذه بدس والله يمناسب لا عبد الله ورا دسي تصوير ورا عبد الله ورا ها وكلا دي يلا شكلها دي يلا هاي دي يلا عادي هاي كاكا ما اخري والله الله بري عامل ايه بابا شو رازنا مخاده بخد ايه القران قد بدستان من اخواننا يلا عافيات بتجي بخو باشي بخو عمل قد بدستان من اخواننا يا ستامي تشون بخوشوا والله اشتي تايبه براستي هلا تايبتك قري خوشه يا ناخوشه بدي زور خوشه يعني قد تايبت كايناك تايبت زاري وين ناخوشه تايبت خوشه تايبت بس خرافه قال لك سبوز بتشوف تجي الفيري باشي بخوك انا بغداد دعواتي بدين تو بغداد جات السري بغداد جات بسينا بغداد انا بدي بارشو ليره اكيد يلا قال لك سبوز بتشوف صحات بتعافيات بتشاري خوبه قال لك هنا اخو ها خرابه دينو كدكتور بيجي خرابه انا اخوي بيكو دكتور جاوب يا با ترى كبر قدي بيوصي كم ما يدون اشتك ما في والله دكتور او شلون هو اللي راهتني ديار يعني اخو الكوالي راهت يعني كون دائما هرسيان تاثير ناكات رنقه كسچی بینی بۆ نمونەیەکەی سوێدی بینێ بێت ئێرە خواردنە بخوا ڕەنگە بە ئیسعافی بنەوە لەبی داخلی يعني معیدەی زەق دەبتەوە چاوی زەق دەبتەوە ئەوە لە قانونی طبی هەیە پێنێ فۆدماپ یعنی ئەو خواردنەی پاقلە گەنم ڕۆن ئەوانە هەرسکردنی زۆر زەحمەتە لەوانەیە غازاتە یەکجار زۆر و ئینتیفاخە یەکجار زۆر ناو قۆلۆن و معیدە دروست بکاتن ئەو کەسە لێ ڕەنەهات بیتن ڕەنگە تۆ یان من بیخۆین زۆر باش يعني ئەو کەسێک کە لێ ڕاهاتووە ینی تەواو تووشی نەخۆش نابێت تووشی کێشە نابێت بڵین ڕاهاتوە لەوەی توش بەڵام ڕەنگە ئەوە حەز و ئارەزوەکەی زار زیاتر بەسەری لەوەی کە تووشی کێشەکان بیتن زۆر جێ پێ نەدایە ڕەنگە کۆندایم هەرسیش فەرقی هەبیتر یەکێک لە بۆ یەکەشکە ئەوەی کە لێ ڕاهاتووە زۆری خواردە و پێ ئەدەپتەیشن ینی تەقلمی کردی لەسەر ئەو وەزعی کە ئەو خواردنی بخوات وەکو سوود ئەو نوع خواردنانە سوودی هەیە بێگومان ئەمە دەبی بین محتەویاتی خواردنەکان سیرکەین بزانین چی تێدایە بۆ نمونە نانەکە ئەوە کاربۆهیدرێتە کاربۆدرێت بەس وزە دەداتن ینی 1 غرام لە کاربۆدرێت نزیکەی 5 کیلۆ کالۆریمان داتێ بینەمە 1 غرام لە چاوریەکە 9 کیلۆ کالۆریمان داتێ پاقلەکە و لۆبیایەکە زۆر باشە ڕیشاری تێدایە کانزای تێدای بە تابەتی پۆتاسیۆم مەگنیسیۆم بەس نەپۆشێ دکتۆرە ئەگەر هەر شتێک بخۆی بەڵام کەمیەکەی زۆر نەبیتن لە تااقەتی کۆندامی هەرز دەرنەچیتن بتوانی هەزمی بکە قەیناکە ئەمە باسمان کرد گوتمان نەوعیت مهم نییە کەمیەکەم مشکێشەیە کە زۆر بخۆی لە تااقەتی کۆندانی هەرز بستە دەرمێن توانی هەزمی بکاتن ئەو کاتە کێشە دروست دەکاتن بەڵام گەر کەم بخۆی هەرچ بیتن مادەکان تەنەوەی بڕۆژە شتێک بخۆی ئەوە باشترە نەک یشتی شتی معەن بخۆی کەمیەکەشی زۆر بیتن دکتۆر ئەم بۆ تشتێکی بیژنە جەماعەتێژی گەل دکتۆری ئەم بچینەش دەربە چکیمە بەحسێ خۆرنەی کرد کە بۆ بوو بۆگەل لە بدوهن و هۆ تشتێکی خڕۆب دهنی مرۆڤ بخۆت الڤێری جەماعەت فێقیە هەی هێک چاو تشتێتە ئەم گەل دکتۆری بچینەش دەربە تشتێکی پێشکەشکن یانێت گەل ئەم چینەش دەربە تشتێکی کورد هەتان گەهینە وێرێ جەماعەت درستە ئەم گەل دکتۆریژی بچینەوە دکتۆریژت گەلمێت دکتۆر ئەم ڕابین بچینەش دەربە چکی هندی وێریش یا خۆشە داوی کەشەوەیشی بینین در ناوی خود لی هیچی ناوی خود لی بینید تکی بیشن گل چونامه پاشین که هیچی ورنه پاش یلا فرد دکتر
گاتا بارگاهی تو بدستی در غایت زبونم بدستی در غایت زبونم بحول قوتی تو یا نجات ای خدایا اگرچی دردکی من بدوای خدایا والله للايتو سهل حلي مشكلات دست من لدعايا بوتو اي خدايا دست من لدعايا بوتو اي خدايا گرچی گناه بارین گرچی گناه بارین تو عفو للایا تو عفو للایا بس باید خدا بس باید خدا دل ما دکرتاوا دل گشتا بتاوا بەڵێ بەڕێزان ئێستا ئەمە هاتینە دەرەوە لەگەڵ ئەو تیمی شاخەوانیە کە لێرە دامەزراون ئەو خواردانەی کە ئامادەیان کردووە بۆ پاشێ و لەگەڵ یان قسە دەکەین دەپرسین بزانین چیان کردووە و دکتۆریش لەگەڵمان هاتوتە دەرێ بزانین ئەو خواردنە تا چەند تەندروستە سەرەتا بەر لەوەی لەگەڵ گروپەکە دەمێ بە خێرایی دکتۆر سەرنجی خۆی لەسەر خواردنەکە بڵێ پاشان لەگەڵ گروپەکە وردەکاری زیاتر باس دەکەین دکتۆر خواردنەکان بەڕاستی زۆر تەندروستن ینی ئەوەی سەری کە میوە سێ و پرتەقاڵ پڕە لە ڤیتامین کانزا و ڕیشاڵ و ئاویش کە جسم پێویستی بەڕاستی بۆ شتانەیە نەک بە برنج و گۆشتەکە ئەوەی تر ئەوەی میوەکان زەیتون ئێستا زەیتون لە قانونی طبی مادەی وهای بە سوودبەخشتدایە کە هەرچی چەوری زیان بەخشە چەوریە LDL و ترای کەم دەکاتەوە چەوریە سوودبەخشەکان زیاد دەکاتن دەمارەکانی خوێن دەکاتەوە کە دەمان پارێزیتن لە جەڵتەی دڵ جەڵتەی مێشک ئەو میوە وشکراوەکان ئەمانش پڕن لەو ڕیشال و کانزا بەڕاستی گوێز ئێستا ئەوە کە نەت ئەوەندە بە سوودە بە تایبەتی بۆ مێشک و دەمار و بۆ کۆندامی هەناسە و بۆ دڵ و بۆ بەرگری لەش زۆر زۆر بە سوودە ئەگە ڕۆژانە چەند گوێزێک بخۆین زۆربەی نەخۆشیەکانی سەردەم وەکو جەڵتەی دڵ جەڵتەی مێشک دوور دەبین لێ
هەر ئەو چەوریانەی کە تەبیعینە چەوری سروشتی وەنمە سەرت و قەیماغ و کەرا ئێستا لە عیلم دەرچوو سەدقات باشتر لە چەوری بۆ نمونە ڕوونی دەبی یەک لەوانە کە ڤیتامینێکی تدا بە ڤیتامین K2 کە ئێستامە بۆ نمونە هەر خواردنێک بخۆین بۆ نمونە ڕێژەی کالیسیۆم کە لە خوێن زیاد دەبیتن بە هۆی ڤیتامین دیەوەیە خەڵک ئێستا ڤیتامین دی کەمە بەڵام کەس ڤیرەوە ناکاتەوە ئەدی کە ڤیتامین دی کالیسیۆمی برد بۆ خوێن لە خوێن پێویستە بچێتە چێن دەرێ بستە ناو ئێسکەوە ئەگەر ئەو چەوریە نەخۆین ئەو ڤیتامین دیە کە کالیسیۆمی ڕاکێشایە بە ناوخێن کالیسیۆمەکە ناو خوێنبەرەکان دەنیشی تووشی تەسەڵب شراین ینی ڕقبوونی خوێنبەرەکانمان دەکاتون لە ئەنجام لە تووشی جەڵتەی دڵ و جەڵتەی مێشک دەبیت کەواتە خواردنە سروشتیەکان ئەگەر چەوریش بن بە شێوەیەکی کەمیان مامناوەنجی بخورێن زۆر سوود بەخشە بە تایبەتی کە تا ئێستادام کاکە چەوری مەخۆن و سەرت و قەیماغ و کەرە نەخۆن بالعکس ئەوانە باشترە لەو چەوریە ئەو خواردنە بڕاستی زۆر تەندروستە بە تایبەتی ئەو شتانێک کە هەمە زۆرن هەریەکە و دەرمانێک تێدایە ینی خدای تەعالا هێلچش ئەو ڤیتامینانەی کە لە بۆن لە زەردێنی هێلکەدا سپێنەکەی بەس ئەلبومینە بەس پرۆتینە بەڵام زەردێنەکە پڕ لە کانزا پڕ لە ڤیتامین پڕ لە مادەی کۆلین کە زۆر سوود بەخشە ئەگەر ڕۆژێ هەموو کەسێک دوو هێلکە بخواتن باوەڕ کە زۆربەی نەخۆشیەکان دەی دوور دەبتەوە خواردنی سروشتی زۆر باشتر لەوەی کە خواردنی دەستکرد ئێمە وەکو پزیشک دائیمەن وشاری دەدەین نەکەن خواردنی دەستکرد بخۆن ئەوەی کە پێین کاند فوت یعنی ئەوەی کە معلبە قوتوبەندە چکە لەبەر چ ئەوانە ڕەنجی تێدەکرێتن ماوەدی کیمیاویە تامی دەستکردی تێدەکرێت بۆی تامی خۆشکە و سێمینیشە مادەی تێدەکرێت بۆی بۆگەنی نەبین بیپارێزتە پێی مواد حافیزە ئەو سێ جۆرە مادە کیمیاوێنە زۆر زیان بەخشە بۆ لەشی مرۆڤ بەڵام خواردنە سروشتەکان بە تایبەتی میوە ڕەنگاڕەنگەکان بۆ نمونە ئەوسێ و پرتەقاڵ و مێوژ و هەنجیر و جیز و ئەوانە سوودیان ئەگزارێک زۆرە لە بن نایەن فێقی بەس ئەس بێ بێژم بەری پۆشیوێ چەندی بێتە خۆرن وەختی پۆشیوێ ئەوژی بەری پۆشیوێ لە قانونی طبی پێش نان خواردن پێویستە میوەکان بخورێتن حتا لە قانونی خودداش کە باسی خواردن دەکا فاکیها لە پێش گۆشتی دانرایە بە تایبەتی گۆشتیش تەرکیز لەسەر چ گۆشتە گۆشتی پەلەوەر ینی گۆشتی سۆر باش نییە بەڵام گۆشتی پەلەوەر بۆ نمە مریشکە کەوە هەر پەلەوەرەك بیت ئەوانە زۆر سوود بەخشترن لەوەی کە گۆشتی سۆر بخۆیت چکە پرۆتینەکەیان قورسترە لەوانەیە گورچی لەو جگەر زیاتر مادی بکە ئەگەر بشخۆین پێویستە بە شێوەیەکی کەم بخۆین مەبەستم ئەوەیە دەمەوێت میڕسالەکەم بەو شێو بگاتت هەموو شتێک بخۆین بەڵام کەم بخۆی ئەوەندە بخۆین برسیتیمان بشتێن نەک ئەوەندە بخۆین کە کێربین و تووشی ئازاریگە دەبین چکە کێشەکە لەوە دەبی ئەمە هەمومان لە کوردستان بە شێوەی عام وایە تێر دەبین بەڵام دووسێ پارو زیاد دەخۆین ئەو نەخۆشیانە لەو دوو پارو سێ پاروەیە کە هەر سێجەمە زیاد دەیخۆین بەڵام پێش ئەوەی گەر تێربین پێش ئەوەی دوو پارو سێ پارو کەمتر بخۆین بۆی کێشی لەشمان پارێزین گەدە و گورچیلە و جگەرمان بپارێزین لە نەخۆشیەکان پرسیاری بکەم ها کیتو ئێستا ینی گەلەر نۆڤمانگە ناف دنیاە تایبەت چێوێت دوێن خۆ زعیفکن مثلا هەیە دکتۆر دەبێشتێ ئەبەت فێقی نەخۆ وی تو وەزنی خۆ دابەزینیم تشتێکی درستە یانجا هەموو کیتو عام سیستەمێکی درستە بۆ دابەزاندنەوە کێشی کە خەڵک ئێستا زۆر تەرکیزی لەسەر کردی و پەنای بردتە سەر ڕاستە بیدایەت کە بە گەرم و گەرم کەسەکە لە بۆی دەچی دەبینی کێشی لەشی زۆر دێتە خوارەوە بەڵام دوایی تحملی ناکاتت ناکری هەر گۆشت و چەوری بخواتت دوای لە قانونی طبی ئەمە دەڵێن هەمە زۆر بیتن پێویست بە میوە هەیە پێویست بە برنج هەیە پێویست بە نان هەیە هەریەکە و ڤیتامین و کانزا و ڕیشە ئەمە لەگەر کەیتۆدانینە چونکە ڕەنگە ئەگەر گورچیلە زمانی هەبایە لەسەر ئەو هەموو گۆشتەی دەستە ناو گەدە و لێوە دەستە سەر گورچیلە هاواری دەکردێک ئەو هەم پرۆتینە چلێ بکەم چکە ئەو پرۆتینی دەیخۆین دەبتە ئەمۆنیا دەبتە نایترۆجین دەبتە یوریا دەبی لە کلێ بستە دەرێ کلێش ئەو تااقەتی نامێنێتن ڕێژەی چەوریەکان زۆر دەبیتن لەبەر ئەوە پێی ژەهراوی بوونی لەش زیاتر دەبیتن ئەمە دەبی دیتۆکسیفیکیشن بکەین بەچ بە سەوزە و میوە بە ڕیشاڵ بە ئاو خواردنەوە بە وەرزش دکتۆر بەس ئەوە دەبێتە دو پرسیار و پاشان لەگەڵ تیمی شاخەوانی گفتوگۆ دەکەین ینی شتێکی دیکە هەیە دکتۆر ئێستا هیوا هەیە مەسەن ڕۆژانە کەم نان دەخوات یەک جەم نان دەخوات بەڵام خەڵەویشە مەسەر ناتوانێت ئەوەی کە بیاوێت چێشی دابەزێنێت چێشی ناتوانێت دابەزێنێت
لە کاتێکدا یەک جەمنان دەخوات ئەمە چۆنە بۆچی وایە بەڵێ لێرە هۆکاری قەڵەویەکە دەی بزانینسیە ئایا هۆکاری نەخۆشیە یان هۆکاری بۆ ماوەییە یاخود ئەوە لەبەرەوەی جوولەی کەمە ئەمە وەکو زانست دەڵێن قەڵەوی لە 1985 پەیوەندی بە خواردنەوە هەیە ئەگەر بەبێ نەخۆشی بیتن بۆ من هەیە گورچیلەی سستە قەڵ ئەستور دەبیتن هۆیە غودەکانی سەر گورچیلەکانی زیادیش دەکا ئەستور دەبیتن زۆر حالاتی تر هەیە بۆ ماوەیی ئەستور دەبیتن بەڵام ئەگەر هیچ هۆکارێکی نەبی بێگومان هۆکارەکە دەگەڕێتەوە سەر خواردنەکە ئەگەر یەک زەمیش بیتن کالۆریەکەی وەری زیاد بی نەیسووتان ئەوە دەبتە چەوری کۆ دەبێتەوە لە ژێر پێست کەشی لەش زیاد دەکاتن ئەو کۆبوونەوەی چەوریش لە ئەنجامدا هەموو نەخۆشیەکانی ئەو سەردەمەی لە دروست دەبیتن هەر ئەوە نییە وەکو بە شێوەیەکی میکانیکی وەزنەکە و کیلۆیەک چەند 10 کیلۆ 20 کیلۆ زیادە نەخێر ئەو خانە چەوریانە ماوادی کیمیاوی دەڕژێتە ناو خوێنەوە گۆڕانکاری یەکجار زۆر دەکاتن بۆ نمونە نایلی ئەنسۆلین کە لە پەنکریاز ڕشە ئیشی خۆی بکاتن کە ئینسۆلینی ئیشی نەکرد ڕێژەی شەکر زیاد دەبی شەکر زیاد بوو نایلی خانەکانی لەش کاری خۆیان بۆ ئەند کۆندامی هەناسەدان کۆندایم بەرگری گورچیلا چاو مێشک بەهۆی شەکرەکەەوە تێک دەچن کەواتە ئەگەر کێشی لەش زیاد بوو وەکو ناوکێکە زیادبوونی کەش لەش هەموو لقک دەردەکسی لی نەخۆشیەکانی چاو مێشک دڵ حتا بگرە شێرپەنجە ئێستا دەڵێن پەیوەندی هەیە بە کێشی لەش ئەوانەی کە وەرزش دەکەن کێشی لەشیان کەمە چاوری کەم دەخۆن ئەگەری توشبوون بە شێرپەنجیان کەمترە ئەوانەی کە کێشی لەشیان زۆرە وەرزش کەم دەکەن چاوری زۆر دەخۆن شێرپەنجیان زیاترە بە تایبەتی ئەو شێرپەنجانەی پەیوەندی بە هۆرمۆنات هەیە شێرپەنجەی مەمک شێرپەنجەی منداڵدان شێرپەنجەی پرۆستات ئیکۆلۆن هەموو لە قەڵەوەکان زیاترە کەواتە هەر ئەوەیە کە دەگوترێ قەڵەوی دایکی هەموو نەخۆشیەکانە ژوان مایکەکە دەدەمە دکتۆر ئیشڵە خودش تەڕازی بێت خودی خێراتە بنوێست وجاتون تاگوت مددانت خۆش شنەکەێت شتێکی خۆی و جەماعەتێتینە يلا بخير ممنون سپاس از بجم تو سروکی ویتی میانه چی وقتی هاتین تو پیشوانه کردی سروک نه وقت برای گورگ از هل بجارتی کود گواد آبم نک سروک شرط وقتی گروپک در که برای گورگی بخو حل بشن تأکید هر گروپک در که بیت یا کسی که بیا رنمایی بده برای گورگ هبیتن بو ایرا ما بحث خورنان که رمضان اوه باشه و خرابه بو شاخوان وقتی هم بچنه چی اکی سه تشتابون بجه ویتی گلوبن وقت خورن ها وقت خورن میوه هشک میوه هشک بله تشته قودی و تشته ونبن تشته سوق بی مثلا گوز بیتن بایف بیتن اف تشته تبن زور باشه او تشته که زور سریکیش مثلا کوفته بیتن بو شاخوان زور تایبته مثلا کمک خوب کمک شکره چون که لو هر ورزش که کتو سر که دائما لو انا زغ دابسی بله و شکره بیت خواره بلندی افتشته زور پیوسته مثلا تشته که شیرین هبیتن بخوی جای شکره خوب پروکی جای خوی خوب پروکی نو که نظام کی میوانه که بس از آن خیر خوب چای که خود عوض جور و چای ملوچ دیل خاطین خود خیرات اون سیک چای الله سکه چای سر پلا تشتیوان همیه تایبته ها از ما بریم شرط اوش خانی دک لاواز بی تو أنا شكا رسمت بينشانم قلت أم بيشتر قلاو تربوم شرط لاواز بيان حتى هدي قلاو نا دتوانين بلين شاخواني هوكارك اللي خود لاواز بكيوا تاخوب شاخواني لاواز كريا شاخواني بو هوكارك لبوي أمن خوم لاواز بكمو مجبوري كردم كخوم لاواز بكمو يعني براستي واد لي دك خود لاواز بكيوا يعني جرينجا لاواز بوني تو جرينجا ليرانا يعني شاخ هر چەند جاری دەچی ئەتوو سروشتەشی تایبەت دەبینی شوێنێکی تایبەتر دەبینی خۆشترین شوێن چیان شوێن بوو چیان شاخ بوو کە چوینێ وەڵی هەموو شاخەکان تایبەتن هەمووی تایبەتە بەس ئەوەی لەکنە من تایبەتر بووە چیای دەماوەند بووە لە ئێران دەماوەند لە ئێرە بە خۆتان پێی کۆ چوین ئەویان تیمەکی کوردستان بووین تیمی هەڵبژاردەی گروپەکان بوو چوین گەشتەکی تایبەتمان کرد لە بۆ لووتکەچیای دەماوەند بوو ئەویان بەڕاستی زۆر تایبەت بوو لەلای من وای دەست خۆش خاڵی توش بخێراتی گڕۆپێکی مەسەنا بژین سوشال میدیای هەیە و هەمیوە پێک وەگرێدت بەڵێ هەیە زۆر هەیە مەسەن ئەکین و کە بوێت ئەوژی بێت بەشدار بێت گروپی شاخەوانی هەڵۆیە گروپی شاخەوانی وەکو هەزار میرە زۆرن یان هیم خۆ چ گرۆپن هیم پێک بەناوان هیچ جدانە نەنە هەر کەسێک گروپی مە تایبەتە مەسەن گروپی مە ئێستا مە ناودارانین وەکو گروپی ناوداران ئەمە گروپە چ تایبەتین جار هەیە گروپەکانیش میێوان دەکەین لەگەڵ خۆمانەوە دەیان بین ینی شەر نییە ئەمە هەموو یەکتر دەناسین
لەبەرەوەی چکە وەکو بڵێن فراکسیۆنی ئەوەی هاوینێ شەخۆنێ خوشتران زستانی هەریەکە بە کاتی خۆیەوە هەریەکە تامەکی تایبەتی خۆی هەیە سەلەن زستان ناو بەفرەکەی ناوە تامێکی لای هاوینەکەی جۆرەکە بەهارەکەی جۆرە ڕۆژێکی شڵە پێک بچین بەرا فڕەخێ ڕاستێ بە خێرایی ئەوەندە کاتێماوە ئەو بەس بە کورتی بۆ ئەوەی پێڕا بگەین ئەو شتە ناخۆشانی کە لە شاخەوانیدا تووشتان دەبێت چی بووە ینی تا ئێستا حالەتێکی ناخۆشە بە ڕوویدا بێت لە بۆ شتە ناخۆشەکان بەڕاستی هەموو کات کە ڕێگریمان لێ دەکە ئەو وەسایلانەیە کە ناتوانین بەدەستی بینی لێرانە ئەمە شتی ئۆرجینال زۆر کەمە ئەگەر هەشبی زۆر گرانە ینی هەم لە سعرەکەی زۆر گرانە دەبی لە دەرەوەی داوا بکەن لێرەش خۆشبەختانە هەیە یەک دوو دوکانی زۆر گەورە ئەشیای زۆر جوانیان هەیە کرایە بەس لەبەر باری مەسەلەن مادی و ئەوشتانە بڕە قورسە ئەی سەبارەت بەوەی ینی دامەدرانێک شتێک لەسەر لە کاتی کەوتنێک لەسەر شاخ هیچ حالەتە چوار ڕوویداوە بەڵێ خۆی پێویستە هەر کەسێکەوە دەبتە شاخەوان لەسەر چەند بنەمایەک دەبێت سەرتا پێویستە بەشداری خولی سەرای شاخەوانی بکاتنکەوە چەند بنەمایەک لە خۆی دەگریتن فێرت دەکا کە چۆن بتوانی فریاگوزاری سەرەتایی ئەنجام بدەیت وەکو خولی سەرەتایی لا خولی سەرەتایی خولی دووەمانەیە پێدرین خولی فریاگوزاری سەرەتایی پێویستە هەر تیمێکی شاخەوانی هەر گروپی شاخەوانی چەند ئەندامێکی شارەزاو لێ هاتوو بوون لە بواری فریاگوزاری سەرەتایی بەربوونەوەکە برینداربوونەکە مارپێوەدانەکە خوا نەخواستە حالەتە ینی لە خۆچوونەکە پێویستە زانیێرە لابی بتوانانی بەس هیچ حالەتێکی ئەو هەڕوویداوە من هیچم نبینیەوە خۆشبەختانە زۆر باشە خواحافیزی بکەین باشە ئەمڕۆ پاشیف کۆتایی هات دەچین بە سرودێک بڵێن و لەوێەوە ئەمە هەر لێرەوە خواحافیز خواحافیز محمد سيدي سروان محمد صاحبي كوثر محمد سيدي سروان محمد صاحبي كوثر محمد ختم الأنبياء ختم الأنبياء شاوي مولودا مولودي نبي محمودا أمشوكا شاوي مولودا مولودي نبي محمودا سروشي دنيا وتودا حبيبي خدي معبودا طالبي شاهد ولاجي استراي كاشي افلاجي منبعي علم ادراجي يقلى كعبي مطهرة جبرائيل سألا برا يقلى كعبي مطهرة دويدي لا شرق مغربا صلوات لا سر أنوارا محمد سيدي سروان محمد صاحبي كوثر محمد سيدي سروان محمد صاحبي كوثر محمد ختم الأنبياء ختم الأنبياء محمد ختم الأنبياء ختم الأنبياء